بەشی دومی بەرنامەی کۆمەڵا لە دامەزراندنیەوە تاوەڕۆکە بەرنمەیەکە یەکە لە بەرنمەکانی چارلاینا درێژە پێدەین لە بەشی دۆما پەرژینە سەر کۆمەڵی تەوەری ترکە سەرێکی تریان ئەو ئینشعابە یەک لە دوایەکانەیەکە لە کۆمەڵا بێ بەڵام بەر لەوە ئەمێت تەوەرێک لەگەڵ میوانەکانم بکەمەوە ئەوی ژێکی لە ناخۆشترین قۆناغەکانی ژیانی سیاسیە لە ڕۆژەڵات ئەویش شەڕی ناوخۆیە لە نێوان دیموکرات و حزبی دیموکرات و کۆمەڵا وەک ڕوتێکی تازە منەمەوێت لە کاگێدی ئەو پرسیارە ڕوبەڕووی کاگێدی بکەمەوە بەشێک لە ڕێبەرانی کۆمەڵا دەڵێن شەڕی دیموکرات و کۆمەڵە شەڕی دیموکراسی بوو لە کوردستان یعنی شەڕی دروستکردنی فەزای دیموکراسی بوو لە کوردستان ئەو شەڕە دەبێ بکرایە هەرچەند شەڕ محکومە و لە هەمان کاتە شەڕ ئەمە 40 ساڵ لەمە بەڕووی داوە ئێستا فەزای سیاسی کوردستان گۆڕاوەوە لە هەمان کاتیشا پەیوەندی نێوان حزبی دیموکرات و کۆمەڵە و حیزبەکانی تر سەرڕای هەموو لێکدانەوەی جیاوازی سیاسی و اختلاف لە سیاست و بەرنامەیانە بەڵام فەزایەکی دیالۆگ لە نێوان و پەیوەندێکی باش لە نێوان حیزبەکانە هەیە کە گرنگترینیان ئەوەیە کە فەزای سیاسی ئەمە ململانەکانی بە چەک یەکلایی نەکاتەوە ئایا ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە دیارە فەزایەکی ئەو کات ناتوانین لەگەڵ ئێستا مەقایسەکەی بەڵام ئایا بەڕاستی ئەم شەڕا نەدەکرا ڕێگری لێ بکرێت کاگێدی فەرمە شەڕی ناوخۆ ئەساسەن ناخۆشە خراپ بوو شەڕێکی خراپ بوو و شەڕێک بوو لەسەر حەقی انتقادکردن و بە ئیسڵات دموکراسی یعنی حەقی بەیانی عەقیدە کۆمەڵە بە هەر دەلیلێک حزب دموکراتی بە حزبێکی انقلابی نازانی بە حزبێکی بورژوازی ئەزانی بۆ معنا کە محافظی پاسدار و محافظی نظامی موجود بوو نظامی سەرمایەداریکی موجود مخالفی اعتراضات و دابگیرکردنی زەوین لەلایەن ڕەعیەتەکانەوە بوو مخالفی ئەوە بوو کە بنیام انتقاد کا لە حزب دموکرات لە سەرێکەوە مەخصوسەن کۆمەڵە ئەگەر انتقادی لیان کردگە ئەوان بە چەک جوابیان داوە پێی وابوو چونکە لە قەدیمەوە لە زەمان قازی محەممەدەوە ئەوان وجودیان بووگە و عەرزت کەم ئیدامەکاریان بووگە پێی وابوو عەرسەی کوردستان تەواوی کوردستان مڵکی شخصی ئەوانە ئەشێ بە ئیجازە ئەوان هەر سازمانێ بجوڵێتەوە ئەوەڵ ئیقدامیان لە بۆکانە ئشغاڵی مەقەڕی پەیکار و کوشتنی چەند نەفەر لەوێ بوو دوو پێشمەرگەی ئێمەیان کە دوو کادری بەرجەستە بوون یەکێکی سلێمان ڕەحیمی یەکێکی ڕەحیم قادری برای کاکەریم کە لە ماخرەوە بینی کرد ئەمانیانە لە بازارێک نازانم ناو بازارەکە چەس هەر لە منتەقەی مکریان ئەم دوو نەفەرە چەکیان پێ بوو گریانیان چەکەکانیان لیان سند و ئیعدامیان کرد دەی ئەشێ جوا و ئەمانە بدرێتەوە بە انتقاد بە ئفشاگەری بە هەر چێنێ بە نووسراوە تویش ئەگەر جوابت هەست بە نووسراوە جواب بدەوە ئەوان ئەویانە پێ ناخۆش بوو ئەساسی اختلافاتەکە لەسەر ئەوە بوو بەڵام ئیتر کردیانە سەراسەری لە هەورامانە ئێمە مەقەڕێکی تازەماندانیا و ئیستا کارم نییە دروستیان هەڵات 10 نەفەر کادرمان لەوێ بوو هەر دەکەیان پشت لێنا حەمڵەیان کردە سەر مەقەڕەکەیان دەی ئەمانە کاری ناوێنی چی ناوێنی سولتا و جمهوری ئیسلامی نیت ئەگەر مخالفینت مخالفینی تۆ بێن لە جێیەکە بیگرێت بیانگرێت و ئیعدامیان بکە حزب دموکراتی ئێمە لە داوامان ئەکرد لە بەعزە کارگەلێکە لە بەعزە عەمەلیاتێکە مشتەرەک کار بکەین حتا لە مەسەڵەن فەرزکە لە سنا
ئەو جۆرە کە باید و شاید ئەوان فعالیەتیان ناکرد چەکیان بوو ئەسلحەیان فیشەکیان بوو مهماتیان بوو ئەگەر سازمانەکانتر داوایان نەکرد مەخسوسەن نەیان ئەدا من لە بیرمە 2 حەملەمان بوو سەر باشگای ئەفسەران لە باشگای ئەفسەران نقطەیەکی بەرزە وەکو قەڵای قەدیمی بووگە ئەمە مسلەتە بە تواو مناطق شاریا بە قسمەت ئەعزەمی مسلەتە هەر کەسێ بجوێتەوە لەوێوە ئەتوانێت بپێکیێ ئێمە داواکاری ئەوە بووین لە ئەوڵەوە بازاڕیگەل لە ئەوڵەوە کۆمەڵە وەختێک کە شاریان گردەوە کاکیۆسەب ئەردەڵان ڕوویە پشت میکرۆفۆن و وتی ئەشێ باشگا چۆڵ بکەن پاسدارەکان نیاویانە احتیاج سوپای پاسداران دوای ئەوە ماوەیەکی پێچوو ڕۆژێک ڕۆژی دەی مانگی دەی یا کاتە بێژین بە حەساوی سوێد ئەوێتە نیئۆش ئافتۆن لێرە ڕۆژی دەی مانگی لەبان باشکاوە هەروات بۆ تەفریح پاسدارەکان دەستیان کردە تەقە ساڵ 58 دەستیان کردە تەقە و چەند نەفەرێکیان کوشت لەبەر بازاڕە بۆ سوبحایە بازاری شار سنە دوکاندار و تاجر و ئەوانە هاتن لە ئوستانداریان وتاقەکەی ئوستانداریان ئەشغاڵ کرد ئوستاندار وتیان بە ئوستاندار دابنیشە لێنا تا ئەو پاساگەلە دەرنەچن ئێمە لێرە تەحەسونەکەین تەحەسونێکی یەکمانگە دەستی پێکرد کە بەڕاستی خەڵکی کوردستان یانەی خەڵکی دێهات و ئەوانە عەزەمەتیان نیشاندا ڕۆژێ بە ماشین خاروبار نان و لێرە و ماس و شیر و پەنێر و ئەوانیانە هەنات بۆ تەحەسونەکە خەڵکێکی پرێژە هاتن لێنە نانیانە خوارد مەنزوورمەوەسە ئەم هێنە بوو وەلێ 2 دەفعە یادی بەخێر زندە عەبدوڵای بابان ڕەفیقمان لە تەک گروهێک نادام کاکیۆسفیس ئەو وەختە تەک ئەوە بوو لێیانە لە سنا لە تەک هەم دەسێ هەورامیەکان و هەم جەماعەتی تر لە شارەوە 2 دەفعە چوون باشگایان محاسرە کرد و قرار بوو بڕۆن بیگرن بەداخەوە حزب دموکرات کارشکەنی کرد و چونکە مخالفەوە بوو کە نەبکە پێتە دەست کۆمەڵە ئەو بەرنامە و ئەو نەقشە سەری نەگرت ئەوە ئەگە کاکیۆسف ئەو وەختە تەک پەلەکەی پاوا بوێت ئەو ڕەنگە باشتر بزانێت کە ئەو 2 دەفعە ئێمە چوین بۆ حەملە بۆ ئەوە من ئەڵبەتە نەبووم بەشتا نەبووم کاک عەبدوڵا خۆی بوو جەماعەتەکان و کەستر بەرحاڵ مەنزوورمەوەسە ئەو کارشکەنیگەریە کرد دەی ئەم ئیختلافاتە هەر قوڵترە بووەوە ئیتر لە زمانێکە ئەوان ئیعلام شەڕ سەراسەریان کرد لە سەراسەر کوردستانە بەتە کۆمەڵە لە حاڵێکا کۆمەڵەیە وت ئێمە ئەتوانین بە یەکەوە کار بکەین بازە کارێکی مشترەک ئەتوانین بکەین مەسەڵەن لە مقابل ڕژیم جمهوری ئیسلامیەوە ئەتوانین هێزێکی مشترەکمان بوێت یا ئەگەر حەملە کریا بە شوێنێن کاک بەهمەن ڕەنگە زۆر باش ئیطلاعی بێ لە منتەقەی فەیزڵا بەگی واحدێک ئێمە لێ نابوو لە تەک دەوڵەتان شەڕیە کرد دەی حزب دموکراتیش هات لەم لاوە هەردای لە هێزەکەی کۆمەڵە یانێ بوو بە 2 لا ئەیاندا لە کۆمەڵە ئاوا بووگە ئێمە گوتمان شەرت ئەوەسە باشترە ئەوەسە کە بەیەکەوە دابنیشین اختلافاتمان لە ڕێگەی قسە و دیالۆگەوە ئاخیر بەوە گەیشتن وەلێ دێر فرە دێر ئەلعانە کە فەرمووی ڕەفیقی ئیشارەی کرد کە ئەلعان زۆر باش دانیشتن و بەیەکەوە دیالۆگیان هەیە و بەڵام دوای ساڵها و دوای تێدادێ فرە لە قوربانیکردن مەردەم وە پێشڕەوی بۆ جمهوری ئیسلامی ئاخر نەتیجەی هەر عەمەلیاتێک ئەوە بووگە کە جمهوری ئیسلامی ئەهاتە بەرەوە و منتەقەی ئەگرت
بەڵێ زۆر سپاس بزانین کە بەهمەن چی ئەڵێ لەسەرەوە کەس بۆ کەسێکە لە نزیکۆ وەختە ئاگادار بووە و ئایا پێت وایە کە ئەو جۆرەکە ئەو شەڕە ئیدۆلۆژیک بووە و شەڕە ناوخۆیە خۆکوژیە پێت وایە تا چەندێک ئەوە ئەتوانێت ڕاست بێت؟ ڕاستەکەی من تەمەەوە خەت حزب دموکرات بە خۆی غێری دموکراتیکی هەبوو بۆ چون حزب دموکراتەوە بوو کە تەواوی کوردستان دەبێت لە بەردەستی و دابن هێزەکانی دیکە دەبێت بە ئەمر و نەهی ئەو حرکات و ڕفتار و فعالیت و شتێک خۆیان تەنزیمکەن و تەقەن کۆمەڵەش هێزێک بوجابی نەردەداوە ئەو مشکلاتی لێ دەکەوتەوە ئەوە زەمینە سازی شەر دەتوانێت بێت بەڵام ڕاستەکەی من پێیابێت ئەو شەڕی ناوخۆیی پەدیدەیەک نیە کە فەقەت لە کوردستانی ئێران و بینی کۆمەڵە و دموکرات بووێت لە کوردستانی عێراقیش بووە لە تورکیەش بووە لە کوردستانی سووریەش بووە هەموو هێزە کوردیەکان پێک هەڵپڕژاون و بەتایبەت هێزە گەورەکان ئەوانەی خۆیان بە قودرەتمەندتر زانیوە سڵیان نەکردووە لەوەی هێزە چکۆڵەتەوەکان سەرکوت بکەنەوە دەڵم وەختێک شتێکی زۆر ئیشتباهی دیکەشە لەو بابەتەوە لە هەموو کوردستانەکان تکرار دەبێتەوە و هەمیشەش تکرار دەبێتەوە وەختێک شتێک هەمیشە ئاوا تکرار دەبێتەوە قاعدەتەن دەبێت دلیلێک و زەمینەیەکی مشتەرەک هەیە بێ و من پێیابێ دلیلەکەی دلیلی ئەو شەڕ ناوخۆیانە و زۆر ڕەفتاری غێری دموکراتیک و غێری یەکتر تەحمل نەکردنی دەکات ریشەی لە نەوعێک تەرزی تەفەکر و نەوعێک بوو چون لە کاری حیزبیدایە کە لە ڕاستیدا مربوط بە دەورانی ماقبلی حیزبیە یعنی تەفەکرەکە بەنێو حیزبە بەڵام لە ئەسڵدا تەفەکرەکە تەفەکری حیزبی نییە ئەو مۆزوعی بەسێکی دوور و درێژە لێرە زۆر فەرسەتی نابێت بەڵام لە ئەساسی ئەو تەفەکرەدا ئەوەیەکە حیزبە سیاسەکانی ئێمە هەمویان حیزبەکان دیکە بە ڕەقیبی خۆیان دەزانن معلوم نیە بۆ ڕەقیب و بۆ ناتوانێت هەوکار بێت ئەو هەموو کەس لە پێش حەولی ئەوەی هەیە کە بۆ خۆی ڕەقیبەکانی دیکەی لە مەیدان بەدەر کە حیزبەکان دیکە بگرێتە ژێر سەیطەری خۆی جا دوایی لەگەڵ حکوومەتی مرکزی و لەگەڵ دوورناسیەکەی بەشەر بێت ئەوە نوعی تەرزی تەفەکوری ماقبلی حیزبێن ئەوەی تەفەکوری نوعی عەشیرەتیە کە لە توولی تاریخدا نمونەکانیمان زۆرە لە سیستمی عەشیرەتی و سیستمی قەدیمدایە کە دەسەڵات دابەش ناکرێت یەکێک حاکمە جەماعەتی دیکە ژێردەستە و تابعی ئەمرن تەواوی توولی تاریخ چاو لێ بکەن مەملەکەتێک دەبێنین دوو پادشای تێدا بوو تەواوی توولی تاریخ چاو لێ بکەن منتقەیەک دەبێنین لەلایەن دوو ئاغا و بەڕێوەچوو بێت تێیدا نیە لەو تەرزی تەفەکرەدا یەکێک مسەلەتە دەسەڵاتدارە ئەمر دەکا خەڵکەکەی دیکە دەبێت بەڕێوەی بەر یعنی نوعێک یەکێک ئاغایە جەماعەتی دیکە ڕایەتە تەرزی تەفەکرەکە خەڵکی دیکە بە ڕایەت دەزان بداخەوە مۆدێلی حیزبی کوردیش خەریکە بەرەو ئەو تێزەی جەنابەتی ینی دەبێت ینی حزب بۆتە دیوەخان ینی لە ڕاستی ینی مەبەست بەگشتی کوردی تێزەی تۆ ئێستا لە واقعی سیاسی ما هەیە نەک بەرەو ئەوە دەچێت بنیادەکە هەر ئەساسی ئەوەیە لە قەدیمیشەوە من لە سەرۆدا بێن چونکە مەسەلەن یەکێک 30 ساڵە دەبێت کولا شەکلەوەدا نابێت ئەگەرە متکرد 20 ساڵ سەدازەمی ئەڵمان ولادیمیر پوتینیش دوو دەورێ دەبێت بگۆڕ بێت کامە دموکراتیک کردی بەحسەکە لەسەر ئەوانە نابێنم بەسێکی دوور و درێژە یوسف منەوێت لەسەر ئەو قوتانەی کاک بەمن و کاک یەدی کردیان باز لەسەرەوە کرێ باشە کۆمەڵە ئەگەر بڕای حیزبی دموکرات بڕای بە پلۆراریزمی سیاسی نەبوو لە ئەوەی لە ڕوانگەی کاک بەمن و کاک یەدی و ڕێبەرانی کۆمەڵەوە دەڵێن باشە کۆمەڵە بۆ خۆی سوپای ڕزگاری چەک کرد هۆکاری ئەوە چی بوو ینی هەر حیزبێک کە ئەم عەقڵیەتە ڕیشەی هەیە لە کۆمەلگای کوردستان یا پەیوەندی بۆ نییە هەر کەسێک کە هێزی بێ دەتوانێت ئەوەی تر ڕاماڵ بۆیە کۆمەڵە ئەبینین لە مەقطعێکە سوپای ڕزگاری چەکەکە ئەمە چی کاک سۆران بۆ چوونە ناو مەسەلەکە من لە وەڵامی سوالەکەی تۆوە دەست پێەکەم بەڵام مەسەلەکە قوڵتر لەوەسە کۆمەڵە ئەگەر بڕوای بە پلۆرالیزم وایە و ئیتەیج بیان بێ
معنای وەسە هەڵقڵاوی کۆمەڵگای کوردستانیە. هەموو حزبەکان کە هەڵقڵاوی کۆمەڵگای کوردستانن بە دەلیلی گەشە نەکردنی کۆمەڵگاکەمان و بە دەلیلی بڕێ لەو مەسایلەوە کابەحمان ئیشارەی پێ کرد و فەراتر لەوە مەسایلی تر ئێمە لە پلۆرالیزمە بە جواوی مسلحانە یەکترمان دەکەن. لە کۆمارە یەک حزب بوو و کێشەیە بە وجود نات تا پارتی حزبی دموکراتی کوردستانی ئێران و خۆی بدا لە مەحەک. مادامە حەریفەی نییە پێویست ناکا بە مەحەک لێدان. لە دەورانی شۆڕشی ئەیلولا تا مەکتەبی سیاسی مەوزعی نەگرت مەناسەبها بێ و پارتی دموکرات و سەرکردایەتی پارتی دموکرات پێویستی نەبوو خۆی با لە مەحەک. بەڵام بە مەحضی ئێمە مام جەلال و ئیبراهیم ئەحمەد و باڵی مەکتەبی سیاسی ڕخنەیەکیان گرت بابە لە ماوە تاوا چوونە سەریان لە ئێران خۆیان گرت و هەروە کابەمەوتی ئەمە خاسی یەک گۆشە لە کوردستانیە لە کوردستانی ئێرانی جواسە. من لە کوردستانی ئێران ئەستەسنا دانانێ ئێوە نیە کۆمەڵەکان چوونە سەر یەک دوور بۆ بۆچین بووی چۆن حزبی دموکرات و کۆمەڵە ناچنە سەر یەک. بەس ئەگەر واسە با بڕێنە ناو کۆمەڵگاکە بزانین بۆ ئەم مەسئلە بە ئەسڵەحە و بە زۆر جواوە دەرێتەوە بۆ ئەشێ ئازاری وا بۆ ئەشێ ئێمە دەست بۆین بۆ چەک و برا بکوژێ. بەو دەلیلە من پێم وا بێ ئەگەر بتوانین فاکتۆرە کۆمەڵناسانەکە کە کۆمەڵی کوردستان کۆمەڵگای کوردستان پێیا گیری کردووە چەقیوە بناسیێنین ممکنە جوای بۆ ئەمە بدۆزینەوە. ئێمە لە گەشەی دنیای مۆدەڕن و مۆدەڕنیتا تا ئاسای هاتینە بەرەو سیستەمەکەمان لەژێر دیکتاتۆریەکانی ئەتاتورک و بەعس و پەهلەویەکان و جمهوری ئیسلامیە شکڵی گرتووە و بە هژمونی چەپی ڕووسی فێری سیاست و ئیدارەی ئەحزاب و ئەمانە بووین. هیچ کان ئەمانە تەک دموکراسیە تەبانی هیچ کام لەمانە هەمویان هەر یەکێ بە دەلیلێ کارنامەیەکیان هەر لە دژی دموکراتی بوون خۆیان. فەرهەنگ و کولتوری کەوف ئێمە لە تەک نەتەنیا یەکتر تەحەموڵ کردن لە تەک ئەوەی کە پێکاتەوە جۆرەکان تەگیە کاپتان بسازێن ناتەبات. ئەگەر ئێمە جوابی ئەو مەسەلە بینە شیاوی ئەوە نییە لە تورکیا و لە ئێرانە ئێمە شاهدی زۆڵم لە بەهایی بین، شاهدی زۆن لە یارسان بین، شاهدی زۆن لە کورد و لە بەدەر جوودەین بین. ئەمە شوونیزمی فارسە عینی بە حزبی و بەخۆی و عینی کۆمەڵگای ئەوانتر تەحەموڵ ناکات. ئێمە ئەگە گەرەکمان ئەنجامە گەشە بکاو بێتە پێش ئەشێ تا ئەو ئاستە بین دەسەڵات دەست بەدەست بێ لە حزبی ئاوە لە پرۆسەیەکی هێمن و ئارام و متەبەدلانە بگەیتە دەستێت. بەداخەوە لە هیچ کوردستان بێژگەم باشوور نەوێ مەجالی بۆ ڕەخسیا و ئەم کارانیانە بەباشی نەکرد لە هیچ کوێتە نە لە تورکیا و نە لە ئێرانە ئەمە نەڕەخساوە. بەڵام تۆ لە هەر کوێ دنیاوە دوو هێدی چەکدار لە پاڵ یەکە لە ناو کۆمەڵگایەکە کە مەسەلەی تەعامل و دەرتەکەوینە هیچ فرمولێکی بۆ نیە لە یەکا دابنێ کاکە ئەبێ بەشە شە ڕێگەی هێشتا ئەم پرسەها لە سەری مێزی نەتەنیا حزبەکان ممکنە حزبەکان بە جۆرە جوای بن ها لەسەر مێزی هەموو تاکێکی کورد خارج بەوەی چەنەی دید و بۆچوونی سیاسی هەیە یا چۆنە چون سەحا ممکنە برایەکی ئەو بکوژێت سەحا ممکنە کوڕێکی ئەو بکوژێت جواوی منتەقیمان نەداگەسەوە مەسەلە ئەوە نییە لەسەر بەرەیەکی کوردستانی تەوافقمان نییە. ئەوە نییە بە ئەنادەی تووکی سەرمان پارتی و یەکێتی دانیشتن پارلمانێکیان هەست بەڵام نەیانتانی بەکردەوە دوو ئیدارەکە بکەنەوە یەک. کۆمەڵە دموکرات بەر لەوە شەڕی دموکراسی و نادموکراسی مەحسمەڵگای ئێمە ئەوانیشە پێیان وایە
ڕیانە و حزبی دووەم بوون مەشیات خۆیانیان تەسبیح کردا ئەنا بۆ کۆمەڵە بە هەموو باڵەکانی ساڵهای ساڵ حزبی پاکی حسێنی یەزدان پەنایان تەحەموڵ مەکرد ئەنا خودی کۆمەڵی شۆڕژێر ساڵهای ساڵ ناوی ئەوەکو بووە پژاک منکارم بۆ نییە پژاک چە سیاسەتێکە ئەمە ڕەسەن نییە وەرنەیەگیە ئەمە هەموو حزبێ نەخۆشە لەم بابەتەوە خودی پژاک و کۆمەڵی و دموکراتیش بە دەرەجاتی مختلف مشکلاتیان نەهەیە ئەوە نییە کاسە ئیبراهیم ڕەوتی تەحەمڵ نەکرد فەسەکە تێتە سەرینە دقیقاً ئەگەڕێتەوە بۆ ڕێگەکەی ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگاوە ئەو کۆمەلگا کە ئێمە لیەوە هاتین و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمەش بەشێکین لەوان و هەمیشە بیرێکی ناوەپی ئەڵێن تەفەکوری وحدەت وجودی ینی هەموو شتێک ینی لەوێت تاک معنای نییە سەرڕای ئەوەی کە خەتای کام لا بێت لەو شەڕە ناوخۆیەکە دروست بوێت و ئەوە لە بەرچاو نەگرین و بێگومان هەردوو لە ئێستدلالی خۆیان هەیە بەڵام مەسئلەکە ئەو تاکەیە کە تەسلیمی ئەو ئێستدلالەیە ئەو نەوعە بەڵگە ئەبێت کە لەسەرەوەی خۆی پی ئەدرێت بەبێ ئەوە بیری لێ بکاتەوە و بە ئاسانی تەسلیمی ئەبێت ینی ئەمەوێت لە تەکوتەییدی ئەو قسەی ئێوە کاک بەهمەنا کە کردی ڕاستی هۆکارەکە ئەتوانێت بەگشتی ئەوە بێت کە مافی تاک یان ئەو شتەکە پێڵن تاک یا فەرد لای ئێمە زۆر معنای نییەوە و ئەو مافەکە ئابێ هەرکەس بۆ خۆی لە بەرچاوی بگرێەوە بگات بە تێگەیشتنێک و کاریگەری ببێت لەسەر چارەنووسی خۆی زۆر لە لای ئێمە برێوی نییە و پێم وابێ ئەو شەڕانەیش کە ئەمڕۆ بینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش و هەموو ئەو لایەنانەم پێم وابێ ئستعدادی ئەویان تیا هەیە دووبارە دەست بە نەکاریوە پێم وابێ گەڕێتەوە بۆ ئەوە کە ئێمە نەک لە ماقەبلی حیزبین وە کاک بەهمەن ئێمە لە زۆر شتا پێش دەورەی مدرنین هێشتا لەو نەریت و سنەتە کۆنە دواکەوتوانە ماوینەتەوە لە کۆمەلگا سەرڕای ئەو ڕووکەشە مدرنە کە لەوانەیە بۆ خۆمانی قایل ببین و ئەبینین هەر کام لەو حیزبانە بە درێژایی ئەو چەند ساڵەکە تا ئیمڕۆ لایەنێکیان دەرپەڕانە کەسێکیان دەرپەڕانەیە کەسانێک ئەوە دەرخەری ئەوەیە ئیسا بە چەک نەبوو بێ بە گوتار یا بە قسە یا بە فشاری جر لەسەر مێژووی سیاسی کە خۆمان سیرەکەین لە ڕاستیان نەوە عقلێتە زاڵە لە بزوتنەوەی کوردان لە هەموو پارچەکان ینی ڕیشەی لە 100 ساڵی ڕابردووە هەیە بۆیە منجڕە بێ لە پارچەیەکە یا پارچەیەک لەگەڵ پارچەیەکی ترە منجڕە بێ بە شەڕی ناوخۆیی جارێکی تر محکومە و سەرڕای محکومکردنی دەبێ نەسڵی تازە و توێژەران لەو بوارە تحقیقی دروست بکەن و ئەو ڕەگەز و ئەو هۆکارە ڕیشیانە کە ئەم شەڕانە دروستەکەوە کۆمەلگای ئەمە بەرەو دواوە ئەبا وەزەرپەی گەورەی لێدا دەبێ ڕیشەکێش کرێ و جارێکی تر دەبێ هەمومان هاوسۆزی وێرە محکومکردن هاوسۆزی لەگەڵ برەماڵای و قوربانیان نابین کە بەداخەوە لە شەڕی ناوخۆی کورد بە کووردا لە هەموو پارچەکانی کوردستانە یانیان بەخ کردووە لەم تەورە تێپەڕیمچینە سەر تەوەرێکی ترەویش تەوەری یەکەم ئینشعابە لە مێژووی کۆمەڵە ئەویش دوای دروستبوونی فراکسیۆنی کۆمونیزمی کارگەری بەڕێبەراتی مەسووری حکمت کاتێ لە ساڵی 1991 جیا بنەوە جارێکی تر ئەگەر کاک بە من لەگەڵم موافق بێ هەڵەی دووەمی استراتیژیک کرد لەمایانە ڕووەدا کە جارێکی تر لە باتی ئەوەی ڕێبەرانی حزبی کۆمونیست بەدەنەی کۆمەڵەشە بن لەگەڵ خۆیانەوە کۆمەڵە خاڵی ئەبێتەوە لە کادر و لە ڕێبەری جارێکی تر 5 کەس لە کادرەکانی کۆمەڵە کەسانی سەرکردایەتین جارێکی تر لە بەیاننامەیەکە پابەندبوون و وەفاداری خۆیان بە حیزبی کۆمونیست نیشانە دەنەوە و جارێکی تر لەسەر و هەڵا بەردەوام بن کە سەرڕایەوەی کەسانێک کە هاتن حیزبی کۆمونیستیان لەگەڵ دروستکردن هەمویان ڕۆیشتن و بەر لەوەش لە ڕاستیە لە پلینۆمی شانزەیە کە منسووری حکمت و سەرانی هاوپەیمانی ڕێبەرانی کۆمەڵات دەتەزیێنن و هەمویان پابەندبوونی خۆیان لە بەرامبەر منسووری حکمت نیشانەدەن
یەکەم انشعاب لە مێژووی کۆمەڵا لە ڕوانگەی کەسێکی وەکو تۆ کاک بەهمەن کە یەکێ لەو کەسانە بووی کە لە ململانەکانە هەبووی و ڕوتی فراکسیۆنی کۆمونیزمی کارگەری باشە ناسی چ زەرپەیەکی لە کۆمەڵە لە ڕووی تشکیلاتی ناوخۆیەوە احتیباری کۆمەڵی لە ڕووی سیاسیەوەدا ئایا نەدەکرا ڕۆیشتنی منسووری حکومەت و ئەوان ئەو دەرفەتە بێکە ئەو پرۆژەی کە جەناب بدێکێک لە لایەنگیرانی بووی لە ساڵی 2000 هەر لە دوای 92 دەست پێ بکە بە تایبەت کە ئاڵوگۆڕیش لە کوردستانی عێراق دروست بوو ڕاپەڕین دروست بوو لە باتیەوەی هەم چوونەوە سەر چتە کۆنەکە ینی چوونەوە سەر حیزبی کۆمونیست هێنج کەس لە بەیاننامەیەکە جارێکی تر ئەو تشکیلاتە بەرەو ئەو ئاراستا بنەوە من حەزەکەم زۆر بە شەفافە لەسەرەوە باسەکەمان بەرەوە ئاراستە بچین من ئەوەت کە من بخۆم مخالفی تشکیلی حزب کۆمونیستی ئێران نەبوو ئەو سەردەمە وەک بزانم من تازە هاتمەوە نێو کۆمەڵە و هێشتا ئەندام نەبووم کە ڕێی بدەم بە حزب کۆمونیست دیاننا چونکە ڕفراندۆمیان کردنەوە کۆمەڵەدا لە هەموو ئەندامان دایانتوانی نەزەری خۆیان بە من تازە هاتم ئەوەندێ لە بیرم بێ من ئەندام نەبوو وەلی ئەگەر ئەندام وایە من ڕاییم بە تشکیلی حزب کۆمونیستی ئێران دەدا و پێشم خراپ نەبوو لەسەر پرۆسەی پێکەنانی حزبی کۆمونیستی ئێرانوانە من وەگەزم کردی بڕێک بۆچنەکانمان متەفاوتە من پێم وانییە کە کۆمەڵە هەڵەیەکی تاریخی کردو بەڵام و حزب بۆ بە سەرکەوتن نەگەیشت و دەلایلی خۆی هەیە داوە ئێستا مۆزوعی بەحسەکەنێ قسە لەسەرەوەی دوای ئەوەی ئینشعابەکەی کۆمونیزمی کارگەری کرا و جەماعەتی مەسئولی حکومەتوان ڕۆیشتن بەشەو حزب بۆ هەڵڕاگیرە من ئەو سەردەم ڕاستەکەی نەزەرم ئەوە بوو کە ئینشعابی کۆمونیزمی کارگەری لە زۆر بابەتەوە زەربەی قرس و کەمەرشتێنی لە کۆمەڵەدا لە زۆر بابەتەوە جارێ لەباری تشکیلاتی و لە دەستدانی کادر و ئەندام و پێشمەرگەوە وەزعیەتێکی خۆڵقاند کە زۆربەی هەرە زۆری کادر و پێشمەرگەکانی ناومێد بوون و بەرەو تورکیا ڕۆیشتن و لێوە خۆیان تەحویلی UN داوانە من ئەوە پێش ئەوە ئینشعابەکە ڕووبدا چوون بە تورکیا و کە هاتمەوە لە هەزاران کادر و پێشمەرگەی کۆمەڵە پێکانایە چەند نەفەر لە ئوردوگای کۆمەڵە مابووە وەکو کۆمەڵە بمێنێتەوە 46 کەس بۆ 7 کەسەی کە ئێمە لە تورکیاشەوە هاتوینەوە لەو 46 کەسە 6 نەفەریان کۆمونیزمی کارگەری بوون دایانکوت کۆمەڵە من خۆش دەوێت کار و کۆمەڵە بکەین تا بەبێت ئەو لەباری تشکیلاتیەوە یعنی لەباری نەفەراتەوە بۆ مانایە لەباری لەبین بردنی ئینسیزامی تشکیلاتیوانیشەوە زەربەی قورس و کارگەریان لە کۆمەڵەدا و لە هەموو مهمتر لەو بابەتەوە کۆمەڵە تشکیلاتێک بوو زۆر ڕەهبەری و ئەندامەکانی و یعنی تشکیلاتی بوو زۆریان ئێعتماد بە یەکتری هەبوو ئەو ئێعتمادە ناوەم لە ڕووی ئێتاعەتی کورکورانە و ئەو شتانە پێکات بوو بەڵکو سیستمێک لەسەر کۆمەڵەدا لەنێو کۆمەڵەدا زاڵ بوو کە لەنێو کۆمەڵەدا ئێعتماد دەوری زۆری دەبینی ڕەهبەری مۆردی ئێعتمادی کۆمەڵە بوو و کادەکان مۆردی ئێعتماد یەکتری بوون کۆمونیزمی کارگەری بە فەزایەکی کە ئیجادیان کرد و بە خۆدایەکی فوقالعادە موزەک و مزەخرف کە زاڵیان کرد و کۆی جەماعەت وادار بکەن بە پێی وەزعیەتێکی ناخۆشی کەوە تێدا بوون و محدودیەتایەکی کابوو جەماعەتیان وادار کرد کە مەسەڵەن هەموو انتقاد لە خۆیان بکەن و یعنی سەدان کادر و پێشمەرگەی کۆمەڵا لە خۆڕەدا انتقادیان لە خۆیان دەکرد و وەڵای ئەمەش کۆمونیزمی کارگەریمان قبوڵ و ئیشتباهمان کردووە بەدوای پلۆنەمی 16 دا دەڵێن بەدوای لە پلۆنەمی 16 ڕەهبەرانی کۆمەڵە ڕەهبەرانی ئەسلی کۆمەڵە چون لە خۆڕای انتقادێکی بێجیان لە خۆیان کرد و ئۆتۆریتەکانی کۆمەڵە وەڵای ئێمە ئیشتباهمان کردووە و نەمازانی و کۆمونیزمی کارگەری بەحەق دوای ئەو انتقادە بێجەی کەوان لە پلۆنەمی 16 دا کردیان جا ئەو جار مەسئولی حکومەتوان نامەیەکیان نووسی بە نێوی نامە بە ڕفەقای چەپ و نامەکەیان نەبوو تشکیلاتی کوردستان و نەوارەکانی پلۆنەمیش کە ئەسەر ڕەسم نەبوو لەنێو کۆمەڵەدا نەوارەکانی پلۆنەمیشیان هەموو لەنێو تشکیلاتدا لە هەموو ئاستێکدا بڵاو کردەوە ئەو نامەی چەپیشات مەزموونی نامەی چەپ و ڕاست لە ڕەهبەریدا شکستی خواردووە دەبێت لە هەموو ئاستەکاندا شکست و لەبەرەوە
هەموو پۆستها و مەسئولیەت‌های تشکیلاتیان تا حدی یعنی باوەڕکە مەسئولی تدارکاتی مەسەلەن مەخەڕێککە مەسەلەن میسکونۆکی پەش دەکردەوە بۆ سوبحانە و ناوار و شا تا ئەو ئاستە هەموو مەسئولیەتیشان لە هەموو جەماعەتێکی کە بە قەولی خۆیان نێیان ناوەڕاست لێیان مەستاندەوە تەنیا 3 نەفەر مەسئولیەتەکان لێ مەستاندەوە کاسەدرای من ئستەفاکان لێ قبوڵ نەکرد کەماکەن وەکو دەبێت ئەوەڵی کۆمەڵە ماوە کاکەریمی ئازەربوون یا کەریم لەغەدا مەسئولی فەنی بەخشی فەنی بوو مەسئولی فەنی رادیۆ بوو رادیۆ بەبێ ئەو کارەکەی لەنگ بوو و وەک بزانم کاک محەممەدی نەبەوی بوو کە وەخت مەسئولی پەیوەندەکانی کۆمەڵە لە بەغدا بوو پرۆسەی ئەرزامی جەماعەتی بەڕێوە دەبێت دەیانزانی بەبێ و 3 نەفەر کارەکان لەنگ لێبێ ئەو 3 نەفەرە نەبێ لە هەموو ئاستێکدا هەموو کەسیان لەسەر کار لات بەمەنەگەر من پرسیارێک بکەم ئەو حەقی ویژە کە جەناب و دیفاع لێکە لە وەڵی باسەکەمانەوە لە چی لێ هات لە کۆمەڵە ئاوایانی هەموو ڕێبەرانیان بەزاندن پەزاندیان هەموو ڕێبەرانیان شکاندن و یەکەم جار وەک ئیشارەی پێەکەی دێنە سەر و باسە بوو بەخشە هاتمەنای باسەکە ومێت ورتر لەسەر مێژۆ بڕۆین کە ڕێبەرانی کۆمەڵە دەشکێنن لە ڕێبەرانی کۆمەڵە والێ خەلە سلاعیانەکەن بۆ یەکەم جاریش بە دەستی خۆیان کاسێتەکان دەنێرنەوە کوردستان کە لە تشکیلاتە لێدرێت بەڕاستی ئەمە ینی شکانی کۆمەڵە نەبوو شکانی ڕێبەریە نەبوو کە ئەویست ململانەیەکی سیاسی بەرفراوان و ئیدارەی باڵی چەپکار لە کوردستان ئەم حەقی ویژە لەکوێ خۆی دەرەخا لێرا کە جەنابدا وەڵی باسەکەەوە باس ئەو حەقی ویژەیە نەکرد لێرە هەر حەقی ویژە نەبوو زۆر شتێکی کەشان پێشێل کرد دموکراسی دەن و تشکیلاتیان پێشێل کرد نەزام حقوقی ئازایان پێشێل کرد چوبان و فەزای شانتاژ و درۆ و بوختان بە هەڵبەستنێزان کە ئەوانە هەموو یعنی لە زۆر بابەتەوە لشتی ئەساسنامەی لایەنداەوە هەر مەسەلەی حەقی ویژەی کۆمەڵە نەبوو بەڵام لێرەدا پرسیارەکە ئەوە ئەگەر بمێ ئەوانە هەموو باس بکەم و تەوزیحی دەسەردەم باسەکە زۆر دوور و درێژ دەبێتەوە بۆیە من فرسەت نێ لێرەدا باسییانە بکەم مەسەلەی فقط حەقی ویژەی کۆمەڵە و زۆر شتیان ناژێت پێ بەڵام لێرەدا یەک شت هەیە ئایا ڕاهبەری کۆمەڵە ئاشکە ئەمە لەگەڵ ئەو سوورەت مەسەلەیە نیم کاکە ڕاهبەری کۆمەڵە بوو کەش و شێر کەس پێ خۆی ویشتێنێ ئەو وەختی خۆشی مەسەلە من لە نێو تشکیلاتی ناوچەیەکاندا بڕێک چێشەم لەگەڵ جەماعەت بوو بەسەر دایان کرد بە هەمە شەخسێت شکێن دەکا کادر شکێن دەکات کاکە کادی کۆمەڵە خۆ بوو کەش و شێنێم بیشتێنم بۆ دەشتێ بەچی دەشتێ کاکە تانگ تۆ جەمهوری ئیسلامی نەیشکاندی قسەی من بۆ دەتشتێنێ ڕاهبەری کۆمەڵە بۆ دەبێ بشتێ لێرەدا دەڵم سوورەتی مەسەلەکە غەڵەت نەفرادێت تەسویری خراپ دەدێت لەبەرەوە ڕیشاردی مەسەلەکە مۆزوعەکە ناکرێت سوورەتی مەسەلەکە ئەو دەبێت تشکیلاتێکی قەوی بووین بە نفوذ بووین خۆشەویست بووین 5 نەفەر هاتن نەدی و نەناسیا و بەنێوی مستعارەوە هەموو تشکیلاتمان لە اختیارمان بە حوسنی نیەتەوە تشکیلاتەکان هەڵوەراندین و ڕۆیشتن وەک بەرزی بانان نازانشت تۆ بۆ وات کرد یعنی هەر خەتای ئەوە نامش دەڵێن خەتای ناڵێن خەتای ئەوانە دەڵێن خەتای ڕێبەرانی کۆمەڵە بووە کە ئەوە کاکە ئەخە مەسەلە هەر ڕێبەری کۆمەڵەش نەبوو بۆ هەر دەرجەکە دووبارە لەسەر ڕێبەری کۆمەڵە بشێت من لێرەدا مشکلەکەم ئەوەیە کاکە هەموو شت تئۆری تەوتیانێ کەسانێک تەوتیان کرد بۆ ڕێبەری کۆمەڵە کاکە تەواوی کادرەکانی جنوبی کوردستانەوە کاگەسویش لە بیرەتی لە سما مەریوان کامێران لە تەواوی تشکیلاتی و سێناوچەی کە قودرەتمەندترین بەشی تشکیلاتی کۆمەڵە بوو باوەڕت بێ ئەوەی مخالفی بەحسەکانی کۆمۆنیزمی کارگەری بوو بە پێشمەرگە و مەسئول و ئەندام و هەموو کەسەوە نەدەگەیشتە دەنەفەر بۆ هەر ڕێبەری نیوەی تشکیلاتی کوردستان سەرجەم حساب بکەن نیوەی تشکیلاتی کوردستان لەگەڵ بەحسەکانی کۆمۆنیزمی کارگەری بوو طبعا ڕاهبەری زعفی نیشاندا من مەزۆرم لا کوشانی بەحسی ڕاهبەری نیە کافی بوو یەکێک لە ئۆتۆریتەکانی کۆمەڵا مەسەڵەن کاسە ئیبراهیم کاعومەر کاجەواد کاشعیب یەکێک بڵێ نا کاکە بۆ کامێنی حسامی لە پلۆنەم کۆمەڵە ڕەکتی و بەسانە هیچی قبوڵ نییە هەموو بەحسی لاڕێ و بێجێ تشکیلاتی کۆمەڵە تێک دەدا هیچی بەسەری چیونێ کەس نەیتوانی پێ بڵێ پشتی چاو درۆیە
زۆر باش کاک بە من ئەو ئەگەر پشمە لای کاگەدی دێمەوە سەر باسەکە کاگەدی بورا من اللي جابي السؤال كذا كنت بو حزب الكومونيست يا باراس اللي دائما يقول ملاحظه كنت من بخم مخالفي درس كل حزب الكومونيست نبو براستي لبين مني عندهم بو بيتم اي دابه ولا مخالفه باراستني شي نبو لنا ودودو لا لسر باراس نكي من يد ملاحظه بها لسر باراس نكي من ملاحظه او رفيقاني كاغادار بيكوبين لبيدانا من لو خد زلمه هو كاكا ايما دو حزب ما بو اداره ناكري كومالا وحزب كومونيست بومان اداره ناكري لقيتو خلافه دو حزب ما بو زندونا بتوا كومالا ريشه اجتماعي هي كومالا زندو كينو حزب الكومونيست دار فرزما كي بلا خلا راجينا قداي تاني ما زندي كينو بكنا ما تاني خدا حافظ بلا زۆر باش کاگەدی تۆ پێم وایە لەوانە بووی کە لە دوای ڕۆیشتنی حیزبی کۆمونیست لە دوای ڕۆیشتنی فراکسیۆنی کۆمونیزمی کارگەری لەگەڵ ئەوەی کە بە یەکجاری واز لە حیزبی کۆمونیست بێنرێت توانین لەو بوارەوە نەزەری خۆت وەڕوونکردنەوەی خۆت بدەیت ببوورە سوالەکەم باش حاڵی نەبوو ئەم بەشی ئاخرە فەرمووی لە دوای ڕۆیشتنی فراکسیۆنی کۆمونیزمی کارگەری منسووری حکمەتەوەوان جنابەت بە پێی ئەو سەنەد و بیرەوەریانە کە هەیە خاتومەلەکەی مستەفا سوڵتانی لە کتێبەکەی باسی واکە کە جناب لە کۆبوونەکە کە گیراوە کە کاکسە ئیبراهیم گرتوێتی جنابەت لەوێ داواکەی کەواز لە حیزبی کۆمونیست بهێن و هەندێک قسەی دیکەش بەڵام زەخترینیانەوەی کە دەڵی واز لە حیزبی کۆمونیست بێنینەوە و حیزب بە کەڵکی ئەمە نەماوە من حەزەکەم بزانم ئایا نەدەکرا واز لە حیزبی کۆمونیست بێنن لە دوای یەکەم انشعاب ئەوە بەر لە ڕوێنەی مەنسوور حکمەتەوەوان بوو ئەوە تقریبا دوای ئەو پلنۆم 16 بوو کە کاک بەهمەن ئیشارەیە پێکرد و هێنەکەی وت کاکسە ئیبراهیم هات بۆ ئێرە لە ئۆفسالا جەلسەیەکی گرت لەگەڵ ئاعزا من لەوێ ئەو پێشنهادمە کرد وتم حزب کۆمونیست منحەلەوە بکەینەوە و بازە پێشنەهادێتر بەرحاڵ کاکسە ئیبراهیم موافقەتی نەکرد وتی نا چۆن ئەم حزبە هێن بکەین و وەکو لە قسە ئەوڵەکان ناوتم فرێک لە تەشکیلاتەکان دڵیان بەو تابلووە خۆشە کە ناویان حزب کۆمونیست ئێرانە ئەو وەختیدە لە جوابە ئەوەی وت کە نا حزب کۆمونیست چۆن لە بین بۆێنە چۆن ماهێنکە من هەر ئەو وەختی تر عەقیدەم بەوە بوو کە ئێمە شێ وەکو کۆمەڵە کار بکەینەوە ئیتر لێرە مەسئولیەت تەشکیلاتی یوشتەم نەما قبلا لە نمایەندەگی کۆمەڵا بووم یعنی خۆم نەمکرد نەک بێژم نریامەدامەوە خۆم نەمکرد ئیتر تا ئەو جەریانی ڕەوتی سۆسیالیستیە پێشات 2007 لەوێ لەگەڵ هاوڕێیان هاوکاریم کرد زۆر باش کاگەدی ئەگەر ئەو پرسیارە ڕوبەڕووی کاویست بکەینەوە کاگیوسف نظری تۆ لەسەر ئەو بوارە چییە کە لە دوای ڕۆیشتنی منسووری حکمەت یا ئەوەی کە لە پلینۆمی 16 منسووری حکمەت بەسەر ئەو ڕووداوە کە ڕوەداوە پێدوانە ڕۆیشتنی ئەوان دەیتوانی دەرفەتی گەورە بە کۆمەڵە بدا بۆ ئەوەی جارێکی تر نەچنەوە سەر حیزبی کۆمونیزمە ئەو شتێک کە لە 2000 ڕوویدا لە 92 ڕوودا من ئەم قسە وەکو یۆسەفاوەی یەکەم چون ئەو وەختە و جەرەیانی کۆمونیزمی کرێکاری سەری هەڵدا من بە خاتر کێشەی سیاسی لە تەک کۆمەڵا بووم تەک کۆمیتە ڕەهبەری کۆمەڵا و کێشەکەی کێشەیەکی تەنیا فەردی نەبوو تەیفێ بووین لە ناحیەیەکە و انتقاداتێکی مشخصمان بوو من گەرەکم نییە کە بچمەوە ئەو مەسەلە توی تەفسیری زۆرە بەڵام بە هەر حاڵ ئەو مەسەلە کێشای بە جەرەیانێک بە ناوی ڕێی سفید و لە جەرەیان ڕێی سفیدا منجەر بوو بەوە من لە بەحسێکە لە دەقیق لە ڕۆژی پێنجەی خوددادی 1989 کۆمەڵان لە تەوافقێک و بەحسێکی دوو بە دووی تەکا کسەی برێمان بوو بە تەوافق نەگەیم و ڕۆژی دوایی ئەستەعفای خۆمدا و کۆمەڵەم جێهێشت ماوەیە دوای ئەوە نەوارەکانی پلۆنۆمی 16 هاتن بەڵام من ئاگادار ئەوە بوو کێشە هەڵێ لە ناو کۆمیتە مەرکەزیەوە ئەتاقێتەوە چون باوەڕم بە منسوور حکمەت و ئەوان نەبوو و لە تەک حزبی ڕەهبەری کۆمەڵێکیان نە باوەڕم بوو پێیان و نە هیوان بوو پێیان لە تەواوی بە ئینۆ ئەستەعفامدا لە ئاچوارێکی بچکەرانەوە جێم هێشت
ئەمانەی خۆم ئێژمی وەکو تەعقیبە من هیچ لایەنێک وەکو تشکیلاتی بۆ حزبۆ نەمبووە جا من کێشەکە لە خودی پرۆنەمی 16 نابینم کێشەکە هەڵ ئەگەڕێنەوە بۆ کۆنگرەی دوو بۆ دروستکردنی ئەو شێوە حزبە و بۆ وردە مەسائلێک کە لەناو کۆمەڵا بووە لە افتتاحیەی کۆنگرەی سێە دوو لایەنی متەضاد قسە ئەکەن کۆمەڵە کۆنگرەی بەرگوزار کردگە لە کۆنگرەی سێە مێمانی داوەت کردگە و هێشتا حزبی کۆمونیست تەشکیل نەوگە تەدارکی حزبی کۆمونیست دەوێنن یەک لەو لایەنانە دوو نەفەر بوون نەمر مامۆستا شێخ عەزەدین و نەمر مام جەلال لویا لەسەر جێگە و ڕێگەی کۆمەڵە لەناو کۆمەڵگەی کوردەواریە خوێنڕانی مفەسەڵەکەن تەوضیحی مفەسەڵەکەن و داواکەن لە ڕاهبەری کۆمەڵە لە دروستکردن حزبی کۆمونیستە کۆتا بێن و بێنەوە سەر خۆیان و بەد لە جێگەی خۆیان سەنگینە جێگە و پێگەی کۆمەڵە کوردستانە و کۆمەڵگای کوردستانە جوڵانەوەی کوردستانە و خزمەتگوزاری باش بووە و ئەتانێ خزمەت بە جوڵانەوەکەی خۆی بکات ئەم بەردەزلە بە کۆمەڵە هەڵناگیرێت لایەنی ئەوە مخالفی ئەوان منسوور حکومت بووگە بە وەکو مێمانی اتحادی مبارزانی کۆمونیست ئەوی بە شانوباڵی کۆمەڵا تێت و بە تەئید و تەمجیدی کۆمەڵا تێت و جێگەی کۆمەڵە لەناو حزبی کۆمونیست سابینی لە 2000 من ئەمەم کردە مەقالەیە نگینی کۆمەڵە ئەوەی نەیناسی کۆمەڵایەکان بوون بە دوو ڕوانگای متەفاوتەوە هەم ناسیۆنالیزمی کوردی بە قەوڵی جەرەیانی کۆمونیزمی کارگەری و هەم جەرەیانی کۆمونیزمی کارگەری جایگە و ڕێگە و شوێنی کۆمەڵایان ناسی بوو بۆیە لە واقع تشکیلی حزبی کۆمونیست تەوافقی سیاسی دوفاکتە بوو تا جوڵانەوەی کورد لە دەسەڵاتا بوو تا جوڵانەوەی کورد ناتووە ناو عمقی خاکی عێراق ئاتەشبەغی شەڕی عێراق و ئێران نەدریا و ئەفۆقی بوو بۆ جنبشی کوردستان بتوانێت یاری دەری جوانەوە بێ لە ئێرانە بێک پرسیارەکە من لە پێم وابی بەشی بەرەنگی بەحسەکەم ئاوتم ئارەزوو چییە بۆ حزبی کۆمونیست ئایا منسووری حکومت هێژی موقعیەتی کۆمەڵە لە کوردستان ئەم قسە تا نەقدی کۆمیتەی ڕەهبەری و خڵقانی ئەو ئاژاوە بە قاڵی پاسەکان غایلەی کۆمونیزمی کارگەری دوو مانگونی پاتڵی نییە لەم دوو مانگونیوە بەڵام زۆر بوو داوە ڕووی داوە بە لە حابی سیاسیەوە و نەتیجەکەی بووگە بەوە جوڵانەوەی کورد زەعیف بووە ڕێگەی جارانی نەماگە و ئەمە تێت بەڕاستی جەنایانی کۆمونیزمی کارگەری خولقا و بەرهەمی کوورەی خەبات نەبوون مامجەلالەکان نەبوون جواوی شرایەتی سەختیان پێبێت نەتیجە لە شرایەتێکە گیریان کرد و مەشیایە تەوجیهێکیان دروست کرد مەشیان مەسەلەیەکیان دروست کرد شەبەحێکیان ئەمە کولتوری ئێرانیە لە دەرەوە ئەگەڕێ بۆ دوژمنەی ساقی کاتۆ خۆی پێتە بەرعاکە شەبەحێ بەناو ناسیۆنالیزمی کوردیان ساز کرد وەگەرنە چەند ساڵ گەڕنە دووە بەڵێ ئەڵێم دقیقاً قسەکەت دروستە کاگی یوسف ئەم شەبەحەوە دروستەکەن بگەڕنەوە بۆ چەند ساڵ لەمەوبەر تا عەبدوڵای موحتەدی مەقالەیە ئەنووسی لەسەر تعریفی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێشتا حزبی کۆمونیست دروست نەوبێت مەقڕی ناوەندی کۆمەڵە لە سەلامەتە ساڵی 61 مەقڕی ڕێبەرایەتی ئەدەبنیمکە فاتکردەوەها لە زێڕاندۆڵە ئەم مەقالەیە کە عەبدوڵای ئەژێ تەواوی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کۆمونیزمی بەڵام سازمانەکە و ڕێکخراوەکە ڕێکخراوێکی کۆمونیستیە کۆمونیستەکانی دارەیەکەن سیاسەتی کۆمونیستی هات لە ناویە مەرج نییە هەرکەس بە ناویە فعالیەتەکە ئەبێ کۆمونیست بێت ئەتانێ ئینسانی دموکراتیک حەقخواز و مەذهبیەکی مبارز و حەقخواز و عەداڵەتخواز لەناو ئەم سەتی هێزی پێشمەرگە جێگەی بێت شەرت نییە حتمەن ئەشێ کۆمونیست بێت منسوور حکومت ئەمە لە نەقدەوەکە ئەڵێ هەر کەس کۆمەڵەیە کۆمونیستە سوخێنڕانیەکی لەو مزگەوتی ئیسلامەتاکە من حضورم و باوانە پێشمەرگەی ناوچەی کامیاران و بۆ مەعالجە هاتوون بەرەو ژوور باوەڕ کە وەختەوە تاریفی کۆمەڵە کردم و بە بەدەنی ئەمانان ڕاتەوە کەچی ئەبینین لەو قدرەتە ئاواینەکە
یەک دانە تراکتۆر گیرا بوو نازانم سەقز گرتبووی یا بۆکان گرتووی ئەوە این سلوو لێ حکوومەتە سوسیالیستی بدانێت تراکتۆر کە چی ئەبینی ئەو جوانەوە ئەو جوانەوە زەعیفەوەی بە موسیقی بە پەرچەم بە ڕەهبەران بە ئەوەی هێماینە تەنانەت تا هونەرمەندێک و گۆرانی بێژێک و شاعرێک ڕەحم ناکەن. کاک یوسف ئەگەر ئیجازە بە کاک یوسف دیارە قسە زۆرە لەو بابەتە ئێوە دیارە بیرۆوەری زۆریشتان هەیە بەڕاستی ئەوە یەکێک کارەساتێکی گەورەیە لە مێژووی سیاسی هاوچەرخی ئێمە ئەو ڕووداوەی کۆمونیستی کاریگەری کۆمونیزمی کاریگەری وەک زائدەیەک بوون لە بزوتنەوەی کوردستانە بەڵام هەر وەکو کە پێشتریش ئاماژەم پێکرد پێم وا بێ ئەوە لە زەحفی ڕاهبەرانی ئەو وەختەی کۆمەڵە بووە ڕاهبەرانی کۆمەڵە بەڕۆی من ئەو ئێستعدادە و ئەو تواناییان نەبوو کە ئەو جنبشە عەزیمە کە خۆت ئیشارەت پێکرد کە لە موسیقی و لە ئەدەبیات و ئەوانە هەمووی سەرامەت بوون جا ئەوە لە باری سیاسی و ئەوان لە توانایانە نەبوو ئیدارەی ئەوە بکەن بۆیە تەسلیمی کەسانێکی وەک ینی ئەفکارێک وەک منزورم بینی شخصیەتی نییە وەکو منزوری حکمت ئەبن و بە ئاسانی پیشم وان نییە ئەو کاتە دموکراتیک بوو بێت ئەونا کە حیزبی کۆمۆنیست دروست بوو بێ یا بەحثی کۆمۆنیزمی کاریگەری ئەنی معنای نییە بە معنا غەربیەکەی کە باس لە دموکراسی بکرێت ینی زۆرتر نزیکە لە نەوعی پۆپولیزم ئەوە کە تۆ بە یەک بڕیار هەموو خۆ حزبە خۆ جامعەیەکی نۆرماڵ نین حزبێکە حزب بەرحاڵ ڕێگە چارە و مکانیزمێکی خۆی هەیەکە تۆ چۆن بڕیارێکە بێتە سەر حزبێک بە معنای واقعی من پێم وا بێ ئەو حاڵەتانە کە پێش هاتە زۆرتر نزیکە لە نەوعێ پۆپولیزم و هەر ئەمە من نامەوێت زۆر قسە بکەم حەزەکەم چون کاتکەمە بچینە سەر بابەتەکەی تر هەر ئەمەی جوای کرد کە دواتر لە پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵەیشە هەر وە دوای ئەوەیش هەرو کێشانە دروست بێت چ لە ناو حیزب کۆمونیستە ئێرانە و لە ناو لایەنەکانی ترا جۆرێک پۆپولیزم جۆرێک فەرقەگەرایی جۆرێک سێکتاریزم ئەوەی یەکێک لە بەرهەمەکان یان دەرکەوتەکانی ئەو کولتورە سەقەتە ینی ڕەفتاری سیاسیە بووە کە ئەو کاتە بووە من گەرەکمە بە نۆکتەیە تەواو کەم سۆران ئەو نۆکتەیە تاگەمین ئیشارەی پێەکە نەقش و دەوری ڕاهبەری کۆمەڵەت من شتەکە لە دەرەوە نابینم عەقیدەشمە تۆری تەوتەنیە شتەکە خەڵقاوی دەرونی کۆمەڵەت بۆ نمونە ئیشار ئەگەر پشتیوانی دوان لە کادری ڕاهبەری کۆمەڵە لە کۆمونیزم کارگەرینەوە بە نەزەر من کۆمیتە ڕاهبەری کوردستان ئینی کۆمەڵە ئەیتانی مقاومەت بکات ئەوەی پشت و بڕبڕی پشتیانیشکان خوێنڕانیەکانی کا عەبدوڵڵا بوو نامەکەی کاشوعەیب هەر ئەوەش بێتەوە کارێکی من کە کۆمەڵە بەخۆیان بچێتەوە ڕێبەرانی و پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵە نەتیجەی ئەو هەڵانەیە کە ڕوەداوە پێداچوونەوەیەکی فکری سیاسی و تشکیلاتیە بە کۆمەڵە پێم وایە یەکێ لە قۆناغە گرنگەکانی مێژووی کۆمەڵە دروستبوونی یا ساغبوونەوە یاوەی بژانەوە قۆناغی ساختکردنەوە بژانەوەی کۆمەڵەیە لە ساڵی 2000 دوای پێداچوونەوەیەک وەمە کۆمەڵی جارێکی تر کردەوە بە هێزێکی گرنگ لە مەیدانی سیاست لە کوردستانە و کاک بەهمنێکی لە کادرە ئەساسیەکانی پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵەیە کۆمەڵە بە ساختبوونەوەی یا بە پێداچوونەوەی بەخۆیان بە ڕەخنەگرتن توانی شانسێکی تر وەرگێتەوە لە کۆمەلگای کوردستان و توانی کۆمەڵێ شتی تازە بێنێتە نێو بەرنامبۆکاری خۆیەوە ئەوەی کە بادانەوە بەرەو لای مەسەلەی ملی و هەڵگرتنی شعاری فیدرالیزم لە بۆ کورد لە ئێرانە بەمە شتێکی تازەی هێنا ساحەکەوە و بژانەوەی کۆمەڵا توانی وەک بوومەلەرزەیەکی سیاسی بێ بۆ کۆمەڵا و هەرچەند ئەم بژانەوە نەیتوانی مثلەن لە قۆناغەکانی داهاتووە ئەو ڕاستەڕەیە کە هەڵی بژاردبووی دامەیدا تووشی کۆمەڵی قەیران و هەوراز و نشیە و جیابوونەوەی یەک لە دوایەگە بێتەوە بەڵام کاک بە من پێم خۆشە لەسەر ئەوە ئایا بەڕاستی ئەو قۆناغی کە بە قۆناغی ساختکردنەوەی کۆمەڵا سەیرەکرێت لە مێژووی کۆمەڵە حەزەکەم بەرەو ئاراسەی باسەکەمان بۆ بچێت ئایا قۆناغێکی کامل بوو ینی ئەو کادرانەی کە
لەگەڵ پرۆژەی ساغبوونەوەی کۆمەڵە یا بژانەوەی کۆمەڵە کەوتن لە ڕووی فکری و ڕۆحیەوە ئامادەی ئەو پرۆژیان هەبوو یا مۆدلێک بوو یا بەشێکی مەسلەی کێشمەکێشی داخلی تشکیلاتی بوو یا داتەپیلی تشکیلاتی ئەو کۆمەڵە بوو کە وەک ڕێکخراوی کوردستانی حیزبی کومونیستی ئێران مامەڵەیە کرد. پێم خۆشە لەو بوارەوە باسەکە بڕەوە ئاراستە کاکسۆران دوای ڕۆیشتنی کۆمونیزمی کارگەری تشکیلاتی کۆمەڵە دەیتوانی بوو بژێتەوە خۆی ساختاتەوە، بەڵام بەداخەوە پلانی ئەو کارە نەبوو. کۆمەڵە ئەو انسجامی تشکیلاتی وەرنەگرتەوە، یعنی تشکیلاتێکی کۆمەڵە دروستە بەشی تشکیلاتی عەلەنێکی وەرگەڕێن کردی 46 کەسی مابوو، بەڵام خۆ لە نێوە 90% خەڵک ئاگاداری ئەو اتفاقاتی نێو کۆمەڵە نەبوو. کۆمەڵە لە نێوەوەی جامعەت دەست نەخوردن، بۆ ئاگادار نەبوو ئێوە نەبوو کە کۆمەڵە درۆی لەگەڵ خەڵک، وەکو ئەوڕۆ دنیای مەجازی و ئینتەرنێت و نازانم ئەو هەموو شتانە نەبوو، لەبەرەوە ئەو ئیمکانە نەبوو. بۆیە کۆمەڵە دەیتوانی لەسەر ئەو زەمینەیە دەست بکاتەوە بە کار و گەورە بێتەوە، بەڵام هەموو کارێکی کە دەتەوێت بکەیت دەبێت بە پێی نەقشە و بە پێی توانایەکانی خۆت بکەیت. ئەوەی لە ئەوڵی بەحسەکەدا ئازم کردی ئاڵمان بۆ دوای ئەوەی وێران دەبێت خۆ دەگرێتەوە، ئێمە بۆ خۆ ناگرینەوە. ئەوان بە پلان دەڕۆن بیری لێ دەکەنەوە، ڕێگایەک دەگرنەوە دەڵێن ئەوە دەکەین، ئێمە ئەومان نەکرد. کۆمەڵە پلان نەکرد، سوپاردی بە ئیتفاقات و بەوەی ڕای خودداچمان بەسەر بێت. لە حاڵە کاری سیاسی بەبێ پلان و بەبێ نەقشە ناکەنی. دەبێت حاڵ کۆمەڵە نەیتوانی خۆی بگرێتەوە، چونکە بە پێی کات و پلان و نەقشە نەڕۆیشتە بێژە خەسارناسی واقعی مراوەکانی نێوخۆی نەکرد، نەیزانی نقطە زعفەکانی چێ و نقطە قووەتەکانی چێ، نقطە زعفەکانی ڕەفاکان نقطە قووەتەکانی لەسەر و بناغی خۆی ساکاتەوە. ئەوە نەکرا، ساڵهای بەسەردا چوو ئەو بەحسە لە نێو ئێمەدا وردە و تشکیلی کرد. ئەوە وەزی کۆمەڵە ئاوا بوو لەولاوە لە نێو کوردستاندا کۆمەلگا خەریکی جم و جۆڵی بەرەو پێش بوو. شەوە شاعرەکان پێک دەهات، نازانم ئەنجومەنهای ئەدەبی پێک دەهات، جامعە فەزایەکی تێدا کرابووەوە، زەرد و زەنگی ئیتلاعات وەکو ساڵانی پێشوو نەما بوو، کشتوبوو جەمهوری ئیسلامی وەکو ساڵانی پێشوو لە نێوە فەزاکە وردە و ناڵم فەزای سیاسی بۆ زۆرشت ئامادە بوو، و لە نێوە فەزاکە دەکراوە لە دەرەوە کۆمەڵە زۆر ئاگاداری وەزەنەوە. ئەوە مەورد ئینتقاد بوو لە نێو جەمعێک لە ئێمەماناندا. ئێمە کمەکاکە کۆمەڵە دەبێت بچێتەوە نێو کۆمەلگا، دەبێت بە مەسائل و ئیتفاقاتی نێو کۆمەلگا وەسەو دێتەوە، و ئێمە پێمان وا بوو کە ئەو کارە دەبێت بکرێت، بەڵام بەداخەوە مقاومەتای تشکیلاتی لە بەرابەردا کرد. بەحسی یعنی لە ڕۆی شەغاڵەتانی دەوری کۆمونیزمی کارگەریشدا بوو، لەوێشدا هەردووبارە دەستی پێکردەوە، یعنی قوربانیانی ڕۆژای کۆمونیزمی کارگەری عینی و ڕۆژانیان لەمەوە ئێمەدا دووبارە بکەن، نەیانویست گوێ لە قسەکان نابێت. بین و بین الله ئێمە خواهانی انشعاب نەبوون، خۆمیشێک لە فعالینی زۆر جدی انشعابی ساڵی 92 ماجەرەی پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵە بوو، وەلی بین و بین الله خواهانی انشعاب نەبووین. ئێمە دەمانەویست بەحسەکان بچێتە پێشە لێک حاڵی ببین و پێمانە و هەموو تشکیلاتی کۆمەڵە دەتوانێت لەگەڵێ هاوکرد بێت. و ئێمە دەماکرد بچینەوە نێو مەسائلی جامعە زمینەهایکی تێدا موجود هاتووە، کۆمەڵە کەوتۆتە حاشیەی مەسائلی جامعە، بەڵام بۆ بەخسانە بەداخەوە وەرنەگیرا. ئەوە هەمزەمان بوو لەگەڵ ماجەرای دووی خورداد و ئەوەی کە فەزای جامعەی سیاسیێران بە تۆری کولی زۆر ئازادتر بوو، کە ئێمە دەماکرد فەزا ئازادتر بە ئابی خوردانی تەوهمتان بە خاتمی پێدا کرد، بە بەحسی تەوهم نیە. ئەوەنێ خەڵک دەتوانێت زۆر شتکە، ئەوەنێ نەشرێت دەدرێتێ، ئەوەنێ ئەنجومەنی ئەدەبیە، ئەوەنێ کوڕی شاعران دەبەستێ، ئەوەنێ نووسەر کتێب دەنووسێ. ئێمە ئەوانەمان دەکرد بەداخەوە لە باتیەوەی گوێ لە قسەکانمان بگرن بوو بە تەشەمیزی تشکیلاتی. تەشەمیزی تشکیلاتیەکە بەرحاڵ سەری نەگرت و ئێمە جودا بووینەوە و پرۆژەی ساختکردنەوەی کۆمەڵە بوو. کۆمەڵە بەو قەولانەوە هاتە نێو جامعە، نەگەوەی ئێمە بەحسی فێدرالیزم نەبوو کۆمەلگای هەڵخران. ئەوەی کۆمەلگای هەڵخراند و پشتیوانێکی عەزیمی ئیجتیماعی و فرسەتێکی گەورەی تاریخی بۆ کۆمەڵە ساخت کرد، ئەوە بوو کە کۆمەڵە کوتی ئێمە دەگەڕێینەوە نێو مەسائلی جامعە، بە اتفاقاتی جامعە پەیوەند دەخۆینەوە. ئەوەی لە تاریفی کۆمەڵدا دەکرا کۆمەڵە حیزبی جنبشای ئیجتیماعی، یان ئێمە دەبینەوە ئەوە خەڵک بۆ ئومێدواریەوە هات.
بەڵام ئێمە پرۆژەیەمان خەسار کرد بۆ خەسارمان کرد چونکە ئەو پرۆژەیەش بەپێی پلان دەچینە پێشە ئەو پرۆژەیە کۆمەڵات توانایی کافی بەلحازی کادر و نەفەر بۆ ئەو ڕوویە عەزیمە ئیجتیماعیە نەبوو بەڵام مشکلە فەقەدەوە نەبوو بابا حازریش نەبوو قسەی لێ بکەین ئەو ڕوویاوەری عەزیمە کەشتووە کۆمەڵە ڕێبەری کۆمەڵە پاڵی لێداوەکەی کۆمەڵە بۆتەوە کۆمەڵەکەی جاران وانە هەرچەندە بابەت ئەو زەمینەیە کۆمەڵە ژێر پێی سستە مەسەر من بخۆم ئەو وەخت لەبیرمە ببووم بە مەسئولی تەشکیلاتی پێشبڕکێ دەوریشت مەسئولی دەبیرخانەوە بارها لەگەڵ ڕێبەری کۆمەڵە بەسەوە کرد بابە ئەو ڕێبەریشتما ئێستا 200 پێشمەرگەمان بۆ بێن مەسئولی دەستەمان نییە شتی بکەین مەسئولی دەستەمان نییە کە 200 پێشمەرگە لەباری سیاسیەوە هیدایەتکە دابنیشین کادر پەروەری بکەین بڕێک خەڵک پەروەر دەکەین جان دەدایە جا ئەوە لە پاڵەکەوە لە پاڵێکی دیکەشەوە بۆ چوونەکانیش متەفاوت بوو بەڕاستی یعنی تەفاوتێکی کۆمەڵەی ئێستا لەگەڵ کۆمەڵەی پێش ئینشاعابی کۆمونیزمی کارگەری ئەوە کۆمەڵەی پێش کۆمونیزمی پێش ئینشاعابی کۆمونیزمی کارگەری تەشکیلاتێکی شەفافی منسەجم بوو تۆ دەزانی کۆمەڵە دەڵێت چی ئەوەی دەیکرد یعنی ئەوەی عەقیدەی پێی بوو ئەوەی دەکرد بەڵام بەداخەوە دوای کۆمونیزمی کارگەری ڕێک بە پێچەوانەکەی کۆمەڵە شتایەک دەڵێ کە مطلقاً عەقیدەی پێی وەلەو ساغۆنەوەی کۆمەڵەش ئەوە بۆ بێنوانی گیرێکی گەورە و گیرێکی جدی بوو لەگەڵ کۆمەڵە شتایەک دەچۆ پێشەیە کە جزئی ئەسناد نەبوو مەسەڵەن یەک نموونەی کورتان ئاستن بەپێی ئەسناد مەراننامەی کۆمەڵە چ بوو مەراننامەی کۆمەڵە بەیانیەی حزبی کۆمونیستی ئێران بوو بەیانەی حزبی کۆمونیستی ئێران کەوت خۆی عەبدوڵڵا نووسیبوو تەقریباً نەقشی مەراننامەی حزبی کۆمونیستی ئێرانیا بوو ئێمە کوتان کاکە ئێمە عەقیدەمان بەوانە هەیە ئەو ئەسنادش ئێمە خۆمان نووسیمانە دیکەنە مەراننامەی خۆمان و ئەگەر چاو لە ئەسنادی کۆمەڵە بکەن ئەسنادی کۆنفرانسی باسازی کۆمەڵە مەراننامەی کۆمەڵە ئەوە جزئی مسەوباتی کۆنفرانس بوو کوتمان ئێمە تەوزیحێکی کوتی یەک پاراگرافی دەدەین بەیانەی حزبی کۆمونیست لەو بۆلاوەنێ مەراننامەی کۆمەڵە بڵاوی دەکەینەوە و هەروەشمان کرد ئەوەڵێ مەراننامەی کۆمەڵە دوای ئەو شتە چاوی لێ بکەن ئەو تەوزیحە کوتەیە پاراگرافی لەسەر کەو هەمان بەیانەی حزبی کۆمونیستی ئێرانە ئێمە چونکە قبوڵمانە وەلی ئێمە وەکو حزبی کۆمونیستی ئێرانەوەی بنێ مەراننامەی کۆمەڵە بنێ مەراننامەی خۆمان بڵاوی دەکەین ئەوە بەقسەد وەکو ئەسناد ئەوانە بوو بەڵام ئەوەی لە عەمەلدا دەچوو پێشێ تەسەورەکەەوە بوو هاتنە دەر لە حزبی کۆمونیستی ئێران یعنی وەلانانی کۆمونیست یعنی وەلانانی سۆسیالیزم یعنی وەلانانی چەپایەتی و ئەوە بوو بە مەیدانی من بلانەی جددی و کۆمەڵە هەرواشی پێ هات جەماعەتێک دیان کردنی من فەیەک جملە عەرز لێ کردم هەروایکی لێ هات نەتیجە بوو بەوە ئەزانی لە معلومە کاتە تۆ لە حزبێکدا لێک حاڵی نەبێت کەس بەلای خۆیان دەچێشیتە لە ڕاستیە کاک بە من یعنی بەشە ئەگەر مەسەلەن بگەڕێیتەوە بۆ ئەو دەوراوە لە بینی متونا بە قەولی معروفی خوێنی تۆ ئەو دەور ئەدیانی ئەو داخوازیە کە لە ناوخۆوە بوو ئەو شتە بوو کە بە ئێوەیان ناوت بۆ نمونە ینی ئەو چەند کەسەیە هەرچێک بە خەلافی ئەو ئەسنادەکە ئێوە ئەڵێن عەمەلیان دەکە بۆ نمونە مەسەلەن بەندی 2 ئەساسنامە جێگەی کێشە بووە بەحسی ئاڵای کوردستان بەحسی فدرالیزم بابەتی سوسیال دموکراسی ئەمانە هەموو ئەو شتانن کە لەو پرۆژە بە نەزەری من ینی لەسەری ساق نەبوونەتۆ لە واقع ینی دایان ناوە بۆ دوایی و تعلیقیان کردووە کە کاتی خۆی بۆ نمونە لەسەری باس بکەین یعنی ئەمە بڵێم دووفاقیەک بووە لە بینی بەشێک لەو لایەنی سەرۆ یا هەرەمی سەرۆ و کۆمەلگا کە ناوخۆی کوردستان بێ و بەشێک لەو کادرانەی خوارۆکە کە متەکی بوون بەو ڕەوایەتە کە پێشتر لە حزبی کۆمونیست بوویان یان لە کۆمەڵە بوویان بەڵام وەکو خۆیش وتت شتێک ڕوویدا بوون لە ناوخۆ لە ڕاستیە ئەمەش یەک واقعیت بوو ینی ناوخۆیش هەستیە کرد کە کۆمەڵە
گۆڕاوە ینی لەسەر هەندێشتی کە پێشتر قسەی ئەکردبوون ونا ئەو کۆمۆنیزمە تۆخەوان نییە ینی بەشێک لەو ئەقباڵیش کە ڕوبەڕووی بووە هەر ئەوە بوو جا ئەگەر بۆنمونە کاک یوسف ئەو کاتە قەتعەن لە چالاکانی ئەو سەردەمە بووە مەسەلەن بزانین لەسەر سوسیال دموکراسی چۆن بیرکراتەوە وەختایە بەندی دووی ئەساسنامە بۆیەوە کێشە نەبوو کە قابلی حل نییە هێشتاوە ئاماژە نەکراوە کە دقیقاً ئەمە ئەنجامەکەی بەرەو چوارەوات یا بەحسی فدرالیزم یا ئاڵای کوردستان کێشە هەیەکی کە ناوەتەوە وەختە ئێوە لە من باش دەزان منظورە منە بەڵێ کاگەمی من پێش ئەوە جوابی تۆ بەمە تازە حەیەدەم دیسان ئەو جێهێشتنەی تەشکیلاتی بەلەخاس تەشکیلاتیۆ کە هەموو جارێ ڕەفیقانەی وەکو کابەمەن ئەمەم وەکو تەوزیحی ڕێک لێ وەرناگرن من پەیوەندی تەشکیلاتیم نەبووە بەڵام پەیوەندی دۆسایەکەم ئەوەنە قوڵ بووە لە پرۆسەکە تەکیان نەبوو و ئەگەریش قەرار بێ مەسئولیت بەشکەن هەرچەند عەزوو نەبووم ئەگەر تەقسیرت بە نەپاڵم من ئەبایەکم نییە لە ئەناڤەی بە ئەناڤەی بەزاعەتی خۆم منم کەچە بەڵام من گەرەکمە بەخسەکەەوە بچمە ناویۆکا ئەمینگیان لە بینی ئینشعابی کۆمۆنیزمی کرێکاری لە ساڵی 91 تا بوژانەوەی تەرحی بوژانەوەی کۆمەڵە باسازی و نەوسازی بە قەوڵی کا عەبدوڵڵا چون دەقیقەوانە بەکارەوە معنایان هەست دەهەیە فەرقی بوو هەمزین لە کۆمەڵگای ئێرانە بە قەوڵی کاک ئەحمەد ئەو تەغیراتە چی بوون اتفاقاً دوای ئینقلابی ئێران دەهەیەکی مهمە ئەوە شەڕ تەواو بووگە ئێران واردی مەرحەلەیەکی باسازی و تەقویەت و بوژانەوەیەکی اقتصادی ئەبێ زۆرێ لە کێشەکان هەنە مەجالێک ئەوەیە خەڵک لە ژێر تۆژمی شەڕی ئێران و ماڵوێرانکەری ئێران و عێراقا سەر هەڵدێنن و داوەیەکی کۆمەڵایەتی تۆ خۆت کۆمەڵناتی خوێنەکانین و ئەو وەختیشە فعال بوویت وەک کۆمەڵناتێک لەناو کۆمەڵگای ئێرانە ئاڵوگۆڕەکان پێش ئەوە سیاسی بن کۆمەڵایەتی بوون و تغییرە سیاسیەکەی نەتیجە ئاەت ئاڵوگۆڕە کۆمەڵایەتەکان بوون بەداخەوە هەردووک باڵەکەی کۆمەڵە هەم ئەوانە وا پرۆژەی ئەحیا و باسازی و نوێسادیان بردە پێش و هەم ئەوانە لە ناو حزبی کۆمۆنیستە ماونەوە بەنج کرابوون لە بەنجا بوون بە تەوری واقع ئەم دنیای واقعیانە دەرگ نەکرد لە واقع ئەو کێشانە بوون لە ناو عناسرێکی لەم پرۆژە من ئەو وەختە ارتباطم وتە کاعەبڵا جودی عناسرێ وریا بوو لەو بنجە دەرهاتوو بەڵام وا هەز دەکەم ناتانم حەکەم بم ئەوەنە قسەم کردەتەگەوە بەهۆی ئەوە ئینسانی سیاسی بوو بەهۆی ئەوە پێویستی بە نێروی و حزبی بوو بەهۆی ئەوە گەرەکی و تەعادڵێک لە هێز ڕاگرێ نەیەتانی گشتەکان خوێنەوە تەشکیلاتا بکە بگرێت لە هەندە شوێنێک ڕەحەتتر قسەکانی بکردایە ئەو دەستی کرد بۆ و نەقدە ئاساری ئەو ملاحظە لە نەقدەکەیە ئەبینی کەسێک وەکو محەققێک وەکو لێکۆڵینەوەی بێ ئەو نەقدانەی کە عەبدوڵڵا تەواشاکە ممکنە شەرایەتەکە لە بەچاو نەگرێ و بێژێ ئەم نەقدە کاڵ و کرچانە چین کە بە نەزەر من کاڵ و کرچیان پێوە دیارە کە عەبدوڵڵا هەم لەو مەقتەعە لە نەقدی کۆمۆنیزم کارگەریە هەد خسڵەتێکی هەم لە سێبەرانەوە بێ خاسی ئەو ئینسانە ئەوەسە لە سێبەرانەوە بێ نەزەراتی لەو ڕۆژەوە ڕەنگە کابەمەنە و مەقالەیە باش بەبیر بێ جمهوری ئیسلامی لەرزانە تا ئیسەی کە عەبدوڵڵا کە گەیی بە جۆرجتاون هیچی نەشاردووەتە یانی لە مەوزەعە وێ بووە خەڵکی تر لە سێبەرا دانیشتون بە سکوت خۆیانیان ئین کردووە لەو مەقتەعە کە عەبدوڵڵا تەرحی بەڕە مەسایلەیەکە لە نەقدی کۆمۆنیزم کارگەریە بەڕاستی بڕێ بوێرانە تێتەمەیان لەو مەرحەلەیە ئاخرا بەڵام پرۆپڕ نادانە مەسەلەکە نەقدی ساختاری فکری منسوور حکمت نییە
مشكلاتي هاللو بابته الشيء واحدتي كعبلا نزلتها بقري بويا نيتاني قباج بيتها بلو والله نقدو أزيابي حزبي كومونيستا زور ملاحظة هذا برشاوي وبويا وقت بحثي كومونيزمي كارغرية كأواني يجي إما هموش ثمانية بان تبقي إخلاصه لعالمي سياستها هم معناين أما فلتر لعالمي إخلاقيات وعرف ورفاقتها معناها أو لبروجيك رفاقتها بجدان أو حزبك يدرس كردو وأنا حزبيانا جيد أما بنمان نقد كريت ولا برا وكا بس سواء كان كوملك إيك لو كاران إيك كردويتي أو بوكا لمن ملاني لقل أحزابي ترى لكردستان داوي فزاي ديمقراطي ناوخوي داوي فزاي آزادي بيانك بلا من ملاني كانوا كأكبر منيش فرمي يا جنابي إشارة بيك زور جارك ديمقراطي درون حزبي نبوه هربوه مجرد من ملاني دركردن وانشعاب ذكرى انشعابي 2000 اگر فزاكي حزبي بايد يعني وجابونو دروز نبايا وكومالا بروسيكي فكريه بقرا من بيبشم برولاي كاج من قالك ما يقصد بو تايد اوقتو بزم جالك يعني كعبد الله قلي كل نوع حزبي كومونيتا بالفردي خلايا فيك من وتم لود حذرك متيبو تم بو وإما أوبوزيسيون بون حميدي تقوى لفخان رانيك بدنجي بردو غرفاوتي ناني إما خون كوشي إما درين بل ناو خيمة إما أجين انتقادش مع لكن يقدر أنا تاود أري وتو بوبا فيزمك كوملا وايج زور كاج يوسف من ملك كاج جديد برسم يعني كوملا هيك المشكلة جوركاني أوي نبوني فزاي آزادي بيان يا آزادي دروسكني فراكسيون دوراني فراكسيون بو كومونيزمي كارجري هي بلام لدواي أو فراكسيون كان لكوملا ببي أو تجربة وبي أو رابردوا دبينين كاج يدي كوملا لدواي بروجي ساخكنوي كوملا ويكن لناوي بروجي ساخكنوي كوملا اللي نرا لهمان كاتا جابونو رويدا بالي حزبي كومونيست إيران وبالا كردستان كاي مايا بلام لسالي 2007 جارێکی تر کۆمەڵی شۆڕژگێر کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستانی لە جیابێتەوە حزبی کۆمونیست کە ئیدعای ئەوە ئەکا کە هێشتا هەردان نانا بە کۆمەڵی شۆڕژگەرەوە پێی وایە سازمانی کوردستانە سازمانی زەحمەت کێشانە ئەمجار کێشە سەر هەڵەداتەوە جەنابی شدێکی وەک وتت لەگەڵ ڕەوت کەوتووی بڕێک لە مؤسسانی کۆمەڵە دوو کەس لە مؤسسانی کۆمەڵە جارێکی تر لە نێو دڵی حزبی کۆمونیست ئێرانە تووشی مشکلە بن ڕەوتی سۆسیالیست جیابێتەوە دواتر دوای ئەم دوو ئینشعابە لە کۆمەڵی شۆڕژگەر و حزبی کۆمونیست جارێکی تر ڕەوت ڕوبەڕووی دابڕانە بێتەوە جارێکی تر خودی کۆمەڵی زەحمەت کێشان کە لە کۆمەڵی شۆڕژگێر جیابوتەوە تووشی دابڕانە بێتەوە جارێکی تر خودی کۆمەڵی شۆڕژگەر کۆمەڵی لە کادرەکانی ئەڕۆن یا کۆمەڵێکیان دەرەکرێت دوای ئەوە جارێکی تر کۆمەڵی شۆڕژگێر لەگەڵ کۆمەڵی زەحمەت کێشانێکە گرێتەوە بەڵام سەرنجام حزبی کۆمونیست و ڕێکخراوە کوردستانیەکەی بە هەمان فۆرم بە هەمان ناو لە 2 ساڵی ڕابردووە ساڵ و نوێ 2 ساڵی ڕابردوو تووشی ئینشعابێکی ترە بێ بە هەمان ناو بە هەمان لۆگۆ بە هەمان ڕێبەریەوە ئەبن بە دوو بەش و هەرکیان مدعی ئەوەن دوای یەکگرتنەوە لە شۆڕشی ژینا لەژێر تەسیری شۆڕشی ژینا کۆمەڵی شۆڕژگەر و زەحمەت کێشان کە یەکەگرنەوە جارێکی تر 6 مانگ ناخایەنێ کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان خۆی ڕاگەێنێتەوە بەداخەوە دوو کەس لەو ململانیا لە نێوان ئەو دوولا کوژران یعنی لە ڕاستیە ڕەوتێک کە ئیدعای بە دیموکراسی تیزەکردنی کوردستان و کاری بۆ ئازادی بێ قەید و شەرتی بەیان و ئازادی سیاسیە کرد ئەمە لە چیە ئەبینی کە ئەم هەموو ئینشعابەیەک لە دوایەکە چی بە مێژووی کۆمەڵە ئەڵێ و کۆمەڵە لە ڕەوتێکی کاریگەرەوە بەرەو چه ئاراستەیەکی ترەبە ئەم هەموو ئینشعابانە بۆ بە بڕوای من ئەو سەداقەت و ئەو بەرزڵا تەرەفداری لە حەق و حەقیقەت و ئەوەی کە تەرەفدار واقعی تو دێ مردم بوون و ئەوەی کە کاریان ئەکرد بۆ نەک بۆ مەقام و نەک بۆ دانیشتن و نەک بۆ مەنافع شخصی بەڵکو لە خزمەت بەرژەوەندی خەڵکا بوو ئەوەی کە کاک یۆسف پێ وایە مەحفلێ بووچک بوو خصوصیاتی ئەو کۆمەڵەی بەر لە کۆنگرێ دووە بوو ئەوە
یەکێکیش ئەو دابڕانگەلە دوای ئەوەی کە ئێمە بەسڵا عەرسەی نظامیمان پێ تەنگ بوو لە داخل کوردستان ئێرانا و ناچار بووین بڕینە خاکی کوردستانی عێراق و لەوێ نیشتە جێبین دیارە لە خەڵک لە مۆزوع کارەکەمان دوور کەفتینەوە بە تەور واقعی یعنی ارتباطێکی وا مهممان لە تەک خەڵکان نەبوو ئەو زۆرە کە ئێمە لە کوردستان ئێرانە وەختێ بووین پێشمەرگە ئەیبینی کە ئەوە لە دێکا مەقەرمان وایە تا ڕەنگ بێ کاک بەهمەن و کاک یوسف باشتر بزانن پێشمەرگەکە کە وارد بوو لە دروێنا لە فڵانە ئەیدی کابرایەکی فەلا خەریکی دروێنەس ئەچوە یارمەتی ئەچوە کۆمەکی لەماخرە وەختێ ئەو جەماعەتی ئەلفمێمکا فاتن اتحاد مبارزان کۆمۆنیست پیان وابوو ئەوانە پۆپۆلیزمە و خلاصە بەنەوعێ ئەو مەسائلە نەما ئەو کۆمەک بە خەڵکە نەما ئەسەن دووری خۆمان لە خەڵک ئەوە خۆی هێن بوو مەسائل ناوخۆی زیینەکردەوە اختلافاتی ناوخۆ دیارە اختلافات هەمیشە بووگە و هەسی زوو لە ئایندەیدا ممکنە بوێ وەلێ لێنا ئیتر ڕشت ئەکات تێتە بەرەوە ئەمجا ئەوەی کە کاک یۆسف ناوینێ باسازی کۆمەڵە بەنەزەر من باسازی کۆمەڵە نەبوو ئەوە تێکدانی کۆمەڵە بوو ئینشعابیان لە کۆمەڵی حزبی کۆمۆنیست و ئەیانتوانی ئەو کارە بکەن کە دوایەمە حزب کۆمۆنیستێن بوو وتم حزب کۆمۆنیست بوو بە تابلۆیەک ئەیانتوانی بێژن وەک کۆمەڵە کار بکەین یا زۆرتر لەبان ئەوە هێمکەن وەلێ هەر ئەو ڕۆژگل قبلیانە ئێدامەدا ئەوانە بوو بە هۆی ئەم گشتە ئینشعابوو گێدی جەناب ئیجازە بدە دەڵێ ئەوە تێکدانی کۆمەڵە بوو ئینشعابی 2000 ئەی ڕوتی سۆسیالیست کە لە 2008 ئێوە لە حزبی کۆمۆنیست جیا بووە ئەوش هەر تێکدانی کۆمەڵی کوێ حزبی کۆمۆنیست و بە نەزەری تۆ ڕوتی وەختی ئێمە دەرکراین ڕوتی تەشکیلدا ڕوتیش لەسەر بازە مەسائلێک ئەتوانم بێژم جوزئی ئیتر لەسەر ئەوە توش اختلافات بوون من فقط توانیم ئەو کارە بکەم شەوێ بەرلەوە ئەمزانی بۆ سۆزی بۆبوونەوەیەک ئەوێت و ئینشعاب ئەکرێت حوسەڵەی ئینشعاب وشتم نەما من هەر ئەو شەوە ئێستێفامدا هاتمە دەرەوە گوتم برا منیتر نایکەم من لەو وەختەوە شخصی تەشکیلاتی نەماوم درست هەر بەهۆی ئەوە کە ئینشعاب خەریک بوو بکرێت دیارە گوتم بۆ بە زلزانین هەست مەنافع نەک مەنافع شخصی لە حاز مادیەوە بعدە مەنافعی شخصیەتی ئەوانە تەسیری هەست لەو ئینشعاباتەوە ئەوانە بە نەزەری من ئەچێ لە بەرچاوی بگرین یەکە و دوایکی من یەک پرسیارم هەست ڕەفێقەکان و جەنابی شتان وتان ئەمە ئەم ئینشعابگەلە و ئەم هێنگەلە قەتای ئەوەسە کە لە جامعەیە ئێمە هێشتا بەسڵا پێشکەوتووە و پێشکەوتو نییە بە ئەندازێک کافی و هێن ئەیکە ئێماتوانین حزبێ دروست بکەین کە مەساڵن لەسەر ئەو مەسائلە اختلافاتی تیانەوێت ئایا لە ئەندا ئەتوانینەوە بکەین یا چونکە جامعەکەمان دواکەوتووە ئیتر هەر حزبێکیش دروستکەین ئەڵان بێژین حزب دموکرات نا کۆمەڵە نا ئەو حزب کۆمۆنیستیجە بڕوێتە کەنارەوە ئەیکێک تەشکیلات ئەسەن تەشکیلات بێت ئەلعان جوڵانەوەی ژنجیان ئازادی احتیاجی بە ڕەهبەریە احتیاجی بە شتێک هەست ئیسە ناوی بنی تەشکیلات یا ناوی نەنی تەشکیلات مهم نییە احتیاجی بە شتێک هەست کە ئەمە ڕەهبەری بکە ئایا ئەمەش دوایی هەر تووشی ئەو خەیرانە ئەبێت یانێ تووشی ئینشعابوانە درستە منیش تەسیر جامعە و دموکراتی و پێشکەوتن بوونەکەی بەلامەوە مهمە من تا شێ ڕاوەستین تا 100 ساڵ جامعەی کوردستان تەرەقی بکە ئەو وەختە حزبێ دروستکەین
حزب داشت دروست بکەین وەزیفەمان بەکار بووین بەڵام لە شرایطێکی معەنە گزەشت و ڕەواکاری یعنی ئەوەی کە حەقێکە بۆ دیگەران قایلین ئەوەمان لەبەرچاومێ ئەگەر کەسێ ئۆپۆزیسیۆنە لە حزبەکە پلانین بۆ مخالفە بۆ هێنا لە تەکیادانیشین قسە بکەین نە تهدیدی بکەین بە دەرکردن نە دەری بکەین نە هیچی قسەکانی بژنەوین دوای ئەوە تصمیم بگرین لەسەر کار کاک بە من ڕەقیبی حزبی کۆمەڵا حزبی دموکراتە بەڵام سەری مێژووی حزبی دموکراتەکەی ئەو شعبانەی کە ڕووی داوە نەبوونەتە چەند لە قوپۆ یا لە حزبەکانی باشووری کوردستان سیرەکەین ئەو حزبانەی کە جیابوونەتەوە مەسەلەن چەندین حزب و ناوە نییە مەسەلەن یەکێتی نیشتمانی مام جەلال کە لە پارتی جیابێتەوە دوای یەکێتی دروستەکە مەسەلەن نەوشیرا مستەفا لە گۆڕان جیابێتەوە لە یەکێتی جیابێتەوە گۆڕان دروستەکە مەسەلەن کاتی خۆی حزبی زەحمەتکێشان لە حزبی سۆسیالی جیابنەوە حزبی زەحمەتکێشانی کوردستان دروستەکەن حتا لە نێو ڕۆتە ئیسلامیەکانیشە کە جیابوونەوە ڕۆدا حزبێکی تر بە ناوێکی ترەوە بۆ لە مێژووی کۆمەڵە باسی نزیکەی 6 ئینشعابم کرد ئەمە بۆ ڕۆدا بەڕاستی ڕیشەکەی بۆ کوێ بۆ هەمووشی ئێوێ ناوی کۆمەڵی پێوە بێ من حەزەکەم نظری تۆ لەو بوارەوە نظری خۆت بڵێ یەکەم پێش قسەکانی کە باس کرد مەسەلەی دموکراسی نێوخۆی و ئەوانە کاکە بۆ ئەوەی حزبێک ئینسجامی هەبێ حزبێکی منسجم قدرەتمەند دروستکەی مەسەلە فقط ئەوەیە کە دموکراسی ناوخۆیی هەبێت دموکراسی دەرون تشکیلاتی لازم ئەوە شتێکی باشە بەڵام کافی نییە بۆ ئەوەی حزبەکە منسجم بێ زۆر شتی دیکە دەبێت ڕعایەت بکەیت ئەوەی بۆ دەڵێ هەموو هەردیانە بە نێوی کۆمەڵەوە کاتکردنەوە باکەریەوە بۆ چونێکی غەڵەتەکەیانە دلیلەکە من لەوەدا دەبینم ئیدەیان نییە بۆەوەی کە ئینشعابیان کردو حزبێکی ڕێکوپێکی قدرەتمەندی کە هەنگاو بەپێی پلان بەرەو پێش بێت شتی ئەویان نییە یعنی پلانی ئەویان نیە نازانم حزبێکی وا دروستکرد دایانەوەی خۆ بە ئەتباری باشی کۆمەڵی بەئەتباری باشی کۆمەڵەوە هەڵواست تەنها حزبێکی بۆ خۆی پلانی هەبێ کاک خۆی ئەڵها مەسەلەن من ئینشعاب بکەم خۆ من بە نێوی کۆمەڵە کار بکەم بە نێوی غێری کۆمەڵە کار بکەم ممکن زۆرانە من نزیکەی زیاتر لە 20 ساڵی عمرم لە کۆمەڵەدا کارم مشکلەکەوەیە دانەوێت لە نێوەکەی کۆمەڵە ئیستفادە بکەن بەڵام لە ناوەڕۆکەکەی کۆمەڵیان بۆ جێبەجێنات و هەر بۆیە چونکە ناوەڕۆکەیان بۆ جێبەجێنابێ ناتوان حزبێکی منسجمی قدرەتمەندی شەفافی ڕووڕاستی سادقی پاک دروست بکەن بنیادەکەی لەسەر شتی خراپ دادەنێ ئەسەن بەشێکی ئینشعاباتە بۆ ئینشعاب نەدەوەسڵن ئەسەن ئینشعابی ئەوە کامەروان بۆچی بوو کۆمەڵە زەحمەتکێشان بۆ لێوەجدابوو بە نێوی چاکسازی چیان چاک کرد خۆ مەسەلەن هەرەوەی تۆ بە چی نەوێک ئینشعاب دەکەی و چی نەوێک لەسەر خۆت دادەی مەسەلەن ناوەڕۆکی کارەکەتە ئینشعابی ئەمە لە ساغبوونەوەی کۆمەڵەدا وەگەرم کردی من یەکێک لە مۆرەهای فعالی و ئینشعاب بووم بەڵام بین و بینەڵای ئینشعابمان پێ نەدەویست بەڵام نەمان دەکانێ و مناسبات تەنگە نەفەسجی تەحمل بکەیت تۆ ناتوانێ عمرێک کاری سیاست کرد هەموو شتت پێ دیکتەکەن کاکە جێبەجێ نابێت بۆی دەڵێم ئەوەی کە هەموو دایانەوێت بە نێو کۆمەڵە کار بکەن باقیدە من بۆ چونێکی غەڵەتە فوق العادە مزڕە غەڵەتە و ئێوە دایانەوێت نانی ئەتباری ڕابردی کۆمەڵە بکەن چونکە بۆ خۆیان پرۆژە و بەرنامەیان لێ بۆی حزبێک ساختمان من لەوەی دادەبین منطقێکی تکانی ئەلبەتە هەموو کەسی جوابی ناکردم مەسەلەن من جملە وەختی خۆی کارمینە و ڕوتی سۆسیالیستی و کۆمەڵی زەحمەتکێشان پێشەوەی لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەریەک بگرنەوە ئەو جەماعەتەی کە کاک حەمید شافعی وان کرد دوایی لە کۆمەڵی شۆڕژێک تەسویەکران دایانەویست بە یەکەوە شت بکەن بەرحاڵ تشکیلاتێک یەک بگرن و تشکیلاتێک دروستکردنەوە ئەمە مەسەلەیەکێک لەوانەیە کە زۆر بە جددی نظریەوە بوو بە نێوی کۆمەڵەکانەکەی کاربوونی حسابی
يعني وزني هەموو کەس هەر وا بوو وەری بەداخەوە زۆربەی هەرە زۆریان هەر سایدەکەن ئەو نێوەڕابوون کە من پێم غەڵەتە ڕاستی پێم دەمانە. اصلا لا دروسە ئەمە کە ئەڵێن سنەتی حزبە چەپەکان ئەوەیە کە ئینشعابی زۆری تیاکرێتەوە جۆرە توجیهی ئەوەیە بەڵام واقعیەتەکە ئەوەیە وەکو خۆشت کا من بەشێکی زۆر لەمانە هیچ تەوجیهێک نەبووە لە پشتیەوە یعنی یا تۆ ئەبێت کێشەکەت کێشەیەکی فکری بێت یا کێشەیەکی سیاسی بێت بەڵام یان ئەوە کە کێشەکەت کێشەیەکی تەشکیلاتی بێ بەڵام تەشکیلاتیەکی مشخص ینی تۆ پلانێکی تایبەتت دیاری کرد بێت کە کاکە من ئاوای ئیدارە ئەەکەم بەڵام تۆی وای ئیداراکەی ئێمە کێشەمان هەیە لەوە بەڵام ئەبینیت ینی جاری وا بووە ئینشعابێک کراوە لە بەرەوە تەوجیهێکی سیاسی بۆ بدۆزنەوە کابراوتێتی من لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئاوا بەرخۆت ناکەم کە تۆ ئەیکەی لە حاڵێکە دوای ئینشعابەکە هەروای کردووە کە ئەوان کردویانە چ لە حزبی دموکراتە چ لە کۆمەڵیشە ینی ئەو ئینشعابە نەکراوە یا بۆ نمونە هەر لە خودی حزبی کۆمونیستی ئێرانە ئەو کێشانەکە لە ناویان نبووە ئەوەی وا بیستوێتی ئینشعابەکە بکە مەسەلەن تەوجیهێکی سیاسی بۆ بدۆزێتەوە لەکا کە تۆ لەگەڵ هێزە چەپە ئەسیلەکان لە دیالۆگیانیت هاوپەیمانی ناکەی لەگەڵ خەڵکی سەر بە سەڵتەنەت تەڵەبێتی چەپی نزیک لە سەڵتەنەت تەڵەب دوای ئەبینی خۆیشیان هەرچنە پەنای ئەوانە یعنی مەبەستمۆیە هیچ تەوجیهێکیان نەبووە لەبەرەوە لە جامعەی هەدەف دوورن لەبەرەوە لەو کۆمەڵگاوە هاتوون نییە کە فیدبەکەکانی وەرگێتەوە جا مەسەلەکە لەوەدا دەبێتم ئەساسا ئیدەی ئەوەی چۆن حزبێکی منسجمی قدرەمەند کە ڕێگای پێشبەوی بزانێت دروست بکە ئیدەکەیان نییە خۆ بۆ 30 ساڵە خەریکن بین و بینەڵا لێ نازان من شۆڕشی ژینە گەورەترین فرسەتی تاریخی بوو کە بۆ ئەحزابی سیاسی کۆتەڵکەوتن کەواوی ئێران دوای 100 ساڵ سەلتەنەتی پهلەوی و 40 ساڵ حکوومەتی 100 ساڵ سەلتەنەتی پهلەوی و جمهوری ئیسلامی خەڵکی ئێران لەژێر فشاری ئەو تەفەکورە هات لە دەرێک کە کوردستان تەجزیە تەڵەبە دایکوت کوردستان چەشم و چراوێنێ حزبەکانی بۆ لە فرسەتە ئیسرائیل نەکرد دروستە با بزانین کاک یوسف شتێکی هەیە لەسەر ئەوەی تر بگەین بە دواتەوەریش من بۆ مەسئلەی بۆچی لە ناوی کۆمەڵە ئێستادە ئەکەن و ئەم وڵیەتەوە ئەم هەموو کۆمەڵە کابەمەند بە درود ئیشارە بە بڕێ نکات کرد بەڵام بۆ ئەوە کۆکەی تۆ لە ناو کۆمەڵەکانە قەیرانی مەشروعیەت هەست ئەوان مەشروعیەت لە مژدوو وەرەگرنەوە هەر بەو دلیلەوە کابەمەند وتی بڕوایان بە خۆیانیە ئاعتمادیان بە خۆیانیە ناتان ئیدەیان بێ لە باتی ئەوە سیاسەتەکان خۆیان و بە تەوری نۆرمواتە لە جەوامعی دموکراتیکە ئەی خەنە بەردەم مردم وەسنۆ قیارەتە عینەکە ئێمە زانیت ئەم شرایطە لە کوردستانە نییە بەڵام بە سایەی سەر ئیمکاناتی مەوجود و ئەگەر جێگەی ڕێگیری نییە بەڵام جێگەی ئێرادان سیاست هەفخۆ ئەو نەقدانە کریاگن کاکەن نەقدەیکن بە قەوڵی مارکسێژێ بە هێگل لەنگەی لنگاو قوچن ئەشێ بێریتیانەوە سەر پای خۆیان هەموو نەقدەکان نەقدی ناقسن نینەبان پای خۆیانەوە هانە سەرۆژورن بان سەرەوە وێتاون لە باتی ئەوەی لە سیاسەتی کۆمونیستی انتقاد بکریە و هەڵ بسەنگێ کە چی ئێژن حزبێ زایدە من لەم انتقادە حاڵی ناوم هەر مەکانیزمە ئەبزارە تۆ ناتانی بێژی ئەم ئەبزارە بەم دەلیلە مناسب نییە ئەوە یا سیاسەتە یا ساختارە یا بە هەرحاڵ سەبکەکارە شتەی گیری هەن هیچ کار ناچنەفەرەوە هەمویان ێژن حزبی کۆمۆنیست بەڵامکەنەوەینەوە کۆمەڵە لە کوردستانە ئیجتماعی بنەوە ناچنە سەر ئەوە بزانن لە کوردستانە چی ئیجتماعی بووگەتەوە ئەوە لە ئیجتماعی بووگەتەوە لە بەتنی جنبشێکی ملیە کۆمونیزم نییە ئەم سەهوە نەمانگرێت پراتیکی دروست و ئۆمانیزمی جەمعی کادرن خۆیان بە کۆمونیست زانیوە زۆربەیان کۆمونیزمن بەڵام سیاسەتەکە جوڵانەوەکە کۆمونیستی نییە ئەنا
ویژگی کورسان چه ویژگی کورسان فەرهەنگ هەر جغرافیای جوانەوەی سیاسی لە کوردستانی ئێران لە نظر بگرن لە سەراسەرتوری ئەمری جمهوری ئیسلامی تا 15 ساڵ لەمەوبەر 10 ساڵ لەمەوبەر ئێمە لە مەناتقی سنی نشی نابین ئامیختەیە لە ستەمی ملی لە کوردستانی ئێرانە ئامیختەیە لە تەبعیزی ملی و مەذهبیە بۆ یەکەماشان و ئیلام ناتن ئیسە ئێمە بەرەو پالایشەی چوین و مەسەلەی ملی ڕوونتر بووەسەوە جموجۆڵ لە ئیلام و کرماشانە زۆرتر بووە جغرافیای سیاسی کوردستان گۆڕاوە ئەوزاع گۆڕاوە مەسائل گۆڕاوە بەڵام ئەو ئەحزابی کوردستان زۆر بەداخەوە ئەمە شامل هەمویان ئەوەی کەم تابیش بە پرسیاری تازە وەڵامی کۆنە دەنەوە هەموویان بە دەرەجەیە لەش لانی کەم شۆڕشی ژنگیان ئازادی ئەمە سابت کرد ئەو لەو مکانیزم و لە ڕۆح و لە قدرەتی ئەم جنبشە تێ نەگەیون من پارەکە لە ڕاوێژا بەسێکمەوە ئەم جنبشە جنبشێکی فەرهەنگیە بە ئاڵوگۆڕی فەرهەنگی منجەڕەکە بە ئاڵوگۆڕی سیاسی و هەر ئەوەنەوە جمهوری ئیسلامی کاندیدە بۆ ئاڵوگۆڕ و بۆ گۆڕان حزبەکانی نەتەنیا ئێمە دەکەن هەموو جوڵانەوەی ئێران کاندیدە بۆ ئەم ئاڵوگۆڕ ئەوە لە ئێرانە گۆڕاوە ئاڵوگۆڕێکی بنەڕەتی کۆمەڵایەتیە مەزەب بۆ یەکەم جارە نەتەنیا نەخشی میرەساتەکە موردە هجوم قەراری گرتە بنیادی خانەوادە گۆڕاوە رابطەی خانەوادە تەگێکا گۆڕاوە و جن بەو میزانە حەقە سنەتیە وا لە ناو جامعە بۆی دیاری کراوە قانع نییە ئەمە منشەی ئاڵوگۆڕی گەورە ژینگە بووگە بە پرسیار ئەمە منشەی ئاڵوگۆڕە لە بەرنامە هیچ کام لەم حزبانانیە بە خەیاڵیشیانە نایێت هەموویان بەم گشتە پرسیارە تازانە وەڵامە کۆنەکانە دەن زۆر باشکاویسم ئەخیر پرسیار زۆر بە کورتی بەڵام هەرێکی لە 1-2 دقا ئەگەر چونکە بەنامەکە زۆری خایەن کاک بەهمەن ئەمەوە پرسیارە بکەم ئێستا گوتاری کۆمەڵا لەکوێی لە چه ئاسێکە لە کۆمەڵگای کوردستان کارێگەرێک پێگەی کۆمەڵە لەکوێیە لە کۆمەلگای کوردستان بەم هەموو ڕەوت و لایەنانێکە بەناوی کۆمەڵەوە کارەکەن یا ئایندەی کۆمەڵە چۆنە بینی لە دوای 45 ساڵ لە ئاشکرابوونی کۆمەڵە بحرانی هویەتی هەیە کۆمەڵە ئەوەی دەیڵێ فەرقەیە لەگەڵەوەی دەیکات خۆی بە سۆسیال دموکرات دەزانم مطلقاً سۆسیال دموکرات بۆیە کۆمەڵە بحرانی هویەتی هەیە بە بڕای من وە ئەوەیە شێک لە دەلایلی ئەوەیە کە کۆمەڵە ناتوانێت خۆی بگرێتەوە ئەوەیە ئەوەی لە کۆمەلگادا چ جایگایەکی هەیە خەڵک خاترەهایەکیان لە کۆمەڵە هەیە دەبانی ئەوەی بە ئیسلاح پێ دەستێت دەوهەمی زەوێنی کۆمەڵە دەورایی تەلایی کۆمەڵە خەڵک خاترەهایەکیان لێ هەیە و نەکات خاترە خەڵک دەستکەوت و دەستاوەردەکانیشان لێدیتوە ئەوە ئومێدواریەکی دروست کردو کە بەڵکو کۆمەڵی گرۆگەتەوە کارانەکەەوە ئەوە لەلایەکی دیکەوە ئەسڵ ئاستی مبارزاتی خەڵک بە تەوری کولی بۆ خۆی گۆڕدراوە ئەوە هەمن لە کوردستان دایرانی شەروایە ئەوە ترازەتی ئێستا لە ئێراندا دەکرێت 15 ساڵ لەو پێش نەدەکرا ئەو ئامادەجیەی کە خەڵکی کورتیانە بۆ ئەترازدان و مبارزەکردن و یەکگرتووی و یەک دەستی و هەندێک کە هەیەە بەشێکی حاصلی تەجربەی مبارزاتی خۆیانە بەڵام خۆ وەختێک حزبەکان فراخان دەدەن خوانش بە قسەیان دەکەن بەڵام حزبەکانش فراخان دەدەن بۆ خۆیان دەتوانن و کاران بکەنەوە دەشی کە جاری وایە کە حزبەکان فراخان دەدەن لە خۆڕا دەکەنەی خۆیان بە کۆنتۆی خۆیانی وارد دەکەن ئەمە ناڵم حزبەکان هیچ جێگە و پێگەیەکیان نەماوە بەڵام وەگەرم کردی من ئەوەی قسەکانم ئەوەیە ئەتۆ عیبەکانی خۆت دەبێت بناسی ڕێگای پێشبەوەی دەبێت ببینیەوە حزبەکان خۆیان فریو دەدەن بەو اعتصاباتی کە دەکرێ و چونکە جابی فراخانەکانی ئەوان دادنەوە بە حسابی نفوذی تەشکیلاتی دادنێن وان نییە بین و بین ئەڵاوان زۆر باش کاک بەمن کاک یوسف نەزەری تۆ ئەخیر بە نەزەر من کۆمەڵە لە دوو تەیفا تعریفە کردێت تەیفێکی لە دەری مارکسیزمی ئینقلابیە لە حزبی کۆمونیستا خۆی ئەبینێ هەر لەو قەوانیچە ماگەسۆ و بە بڕوای من دەمێک ئەمە بڕوای تەمیە حزبی ئەمڕۆژ نین و جوابیان پێ نادەگێتەوە
و تا ئیسەیش بە ئەنازەی کافی هەڵەی سیاسیان کردێ لە ئایندا ئاشتجواب بنەوە ئەو هەموو تێکەڵاویە لە تەک پراک و پێکاکا ئەمەڵەن هانە ئەو هەمە تەمکینە بە عاشورا و بە حسەین و بە جەژنی ڕەمەزان و بە قومان کە لە تەک فەرهەنگی ئەوان و تاریخی ئەوانان نامووە تاریخی ئەوان تەنانەت پەیامی شیعەزەدینی بۆ ڕۆژی جەژنی قوربان تەحەمڵ نەیەکرد ئیسە هانە پشت ئەو ئاڵای هاوکاری ئەو ئاڵای عاشورانە حاضر نین تەک کۆمەڵی شۆڕج بێڕ و تەک حزبی دموکراتا دانیشن بە ناوی ئینۆ بەشێکیان وا بیریانە کردو بەشێ مەشکۆیانەوە بوو بەڵام لەناو هلالی هەوادارانی هلالی شیعە ڕەحەدا حەسێن ئەمە داهێنداشی جوابی بنە ئەمە ئەکەفێتە تەیان و ئەو جوابە کۆنانە ئەدەنە ئەم دوو کۆمەڵەکە بە نەزەر من مختەساتی ئیجتماعی خۆیانیان لەدەستداوە نەیان توانیگە ئەو پێگە ئیجتماعیە بدۆزنەوە کە خۆیان تعریف بکەن جاران کۆمەڵە خۆی تعریف کردو لە مقابل حزب دموکرات لە مقابل جمهوری اسلامی لە مقابل حرکاتی مەذهبیەوە ئەم برادرانە ڕەحەت ئەتانن لە شۆرەی گوزارەوە بێن بڕۆن بۆ شۆرای منشور و سەڵحی چات هەر ئاڵوگۆڕێکی تر هەر ئێتلافێکی تر بێ ئەوە لە مەزمونەکەی بیرکەنەوە حضور پیاکەن ئەم گشتە هاتوچووە بە هیچ حزبێ حەزم ناکرێت لە هیچ کۆمەڵگایەکە قبول تۆ پێش ئەوە حزبی سیاسی بی ئەشێ مختەسیاتی ئیجتماعی خۆ دیاری کە ئەمان لە دەستیان داوە بە ئضافە ئەو قەیرانە هویەتیەوە کە بەهمن بەدوتیژ هەرێ بکە زۆر سپاس کاگێدی ئەخیر پرسیارمان ئەوەیە لە ماوەی یەکی زۆر کورت پێگەی کۆمەڵە چۆنە بینی ئێستا لە کوردستانە کۆمەڵە لە چه ئاستێکە گوتار و پێگەکەی ئەگەر بەگشتی وەکو ڕوتێک قسەی لەسەر بکەین نەگۆ لایەنێکی دیاریکرا بڕای من کۆمەڵە هانە زەعیفترین مەوقعیەتی تاریخی خۆیانێ لە ڕۆژێکە و کە پێک هاتووە تا کەتێ ئیمڕۆژ هیچ وەختێ وەک ئیمڕۆ زەعیف نەوگە هیچ وەختێ وەک ئیمڕۆ پەخش و پڵاو نەوگە وەک خۆتان ئیشارەتان پێکرد یا ڕەفێقەکان ئیشارەیان پێکرد دەیان ئینشعاب سەریەک لە سەریەک هاتکە سەبەرەوە و پێم بووگە زۆر زەعیفە مەگەر نازانم مەگەر بە شێوەیەک دانیشن دەیەک بڕۆنەوە بە ڕابردووی خۆیانە نەقدێکی حەساوی بکەن ئەمجا لەسەر ئەوە ساق بنەوەنە چۆن فعالیت بکەن لە داهاتووە زۆر سپاس کاگەمین ئەگەر تۆ لەخێر قسە بکەی بەم لەخێر قسە وڵای ڕاستیەکەی پێم وابێ حاڵ ئێستا ئەوەی کە لە واقع هەیە چوار لایەن بەو ناوەوە کارەکەن پێم وابێ بتەوێ نەتەوێ مەشروعیەتێکی تاریخیان هەیە و ئەوە تۆ ناکرێت دیسڕیتەوە هەرچەند قابلی نەقدیش بێت بەڵام ئەوە دەسمایەکە بارحاڵ بۆ لایەنێک یا لایەنهایەکە لە ئایندا بتوان لەوە ئیستفادە بکەن بەڵام وەکو ڕێکخستن و ڕێکخراو ڕاستیە هەتا هاتووە عەرسەکە تەنگتر کراوەتەوە و زۆرتر نزیکەوە بووە لەو حزب مدلەکانیان مدلی حزبەکانی باشوورە لە حزبی دیواخانی و حزبی ئێرسی بەداخەوە کە نەبووایە وا بواێت یعنی یا مەحفلهایەکی چکولە یا شارێک یا خێڵێک یان چەند کەسێک وەکو ئاریستۆکراتەکان بەداخەوە وای لێ هاتووە و من پێم وابێت لە قەیرانێکی گەورەی استراتیژیکی شایە و بە قەولی کاک بەرمەن وتی ئەوەی کە ئەیڵێت لەگەڵ ئەوەی کە ئەیکات بە هەموو ئەو چوار ڕێکخراوەوە کە بەو ناوەوە کارەکەن ینی وەکو یەک نین و دژایەتی هەیە لەگەڵ یەکە بەڵام ئێستا ئەوەکە ئایا ئەکرێت ئەمە باسازی بکرێت یان کەسێک بێ پێداچوونەوە بکات و دروستی بکەم پێم وابێەوە شەرایەت دیاریەکات و لە ئێستەی ئەم حاڵی ئێستا کە ئێمە هەین من پێم وابێ بە لە بەرچاوگرتنی ئەو کادرانە ئەو تواناییەکە هەیە لەواناوە ئەو تموحەکە هەیەە بۆ دەسەڵاتێک هەرچەند خەیاڵیش پێم وابێ ئەوە ڕێگرێتەوە بە بڕای من ئەخی قسەی منیشەوەیە سەرڕای ئەو قسانەی وەکردان کە من لەگەڵ بەشێکی زۆریان موافقم کۆمەڵە بەهۆی ئەو دابڕانە دوای یەک لە دوایەکە ینی توانای ڕێبەریکردنی تا ئاستێکی زۆر هاتۆتە خوارد کادرهای ڕێبەری ئەم حیزبە کە بتوانن بیر بکەنەوە بتوانن استراتیژ و پلانیان هەبێ بۆ کاری جەماوەری و کاری
ڕێخستن کە ئەمە کۆمەڵی پێناسراوە لە ڕابردووە لە دەستی داوە و ئینشعابە یەک لە دوایەکەکان هێز و توانا و وزیان لە کۆمەڵە بڕیوە و قۆناغی 2000 کە دەیتوانی منجەر بێ بە قۆناغی گەشەسەندنێک لە تاریخی کۆمەڵە چونکە گۆڕانکاریەکی هەرچەند موتوربێژ نەبوو بێ هەموو لایەنە جۆرا و جۆرەکانی لە ڕووی سیاسیەوە بەڵام جیاوازیە سیاسەکانی خۆی لەگەڵ ئەو خەتەیترا تعریف کرد دەیتوانی منجەر بێ بە گەورەبوونەوەی کۆمەڵە و تێپەڕبوونی ئەو قۆناغە داخۆشانە بەڵام بەداخەوە ئیترتم و حەشەخسیەکان و ملانێت داخلیەکان و ڕێگەنەدان بە دیموکراسی ناوخۆی وای کردکە کێشەی زۆر لەملا و ئەو لایەنەشی کە ئێدعای مێژووی کۆمەڵاکە و حزبی کۆمونیستیشی وەک بارێکی گەورە بەسەر بزوتنەوەی کوردستان هێشتوتەوە یەک لە دوای یەک ئینشعابی لێبێەوە یەک لە دوای یەک ڕوتی ناسیۆنالیستدا دەدەرەوە حزبێکی کۆمونیست بەردەوام تەغزیە کادری ناسیۆنالیستەکە بۆ کوردستان و هەزینەکەی لەسەر کوردستانە باری ئەم حیزب بەسەر کوردستانەوە بەڵام لەسەر ئاسیێرانە هیچ پێگەیەکی نیە و هیچ کاریگەریەکی نییە بۆیە ئەو قۆناغا ئێستا لە ڕاستیە کۆمەڵە لە دەورانێکی زۆر لاوازایە یعنی وەکو ڕوتێک لە دەورانێکی لاوازایە و هەزاران کادر کە لە ئەم حیزبا بوون ێستا لە دەرەوەی لایەنە جۆرا و جۆرەکانی ئەم حیزبن و بەداخەوە تەبدیل بووە بە حیزبی شخص و تا ڕادەیەکیش بە حیزبی کۆمەڵە گروپ کە بەرژەوەندی یان هەیە و ناتوانن ینی ڕخنەی جددی لە سیاسەتی خۆیان بگرن و سیاسەتەکانیان تا سیاسەتێک نییە لەگەڵ واقعەتی ئەو ڕێی کۆمەلگای کوردستان یەک بگرێتەوە جارێکی تر بە ناوی خۆم و کە هاوڕێم کاگ ئەمین و ستافی تکنیکی لە دامەزراوی چار سوپاسی هەرێک لە بەڕێزان دوڵای بگلەریەکی لە دامەزرانی کۆمەڵە کاک بەهمەنی علیار ئەندامی مەکتەبی سیاسی یا دەفتەری سیاسی پێشووی کۆمەڵی شۆڕژگەر بۆ کاک یوسفی پاوا یەکێک لە کادرانی بەرجەستەی کۆمەڵە لە ناوچەی پاوە و هەورامانەکەین و جارێکی تر لێراوە ڕاگەێنین کە چار بەرنمەکانی لە بەرنامەی چارلاینە درێژە پێدا دامەزراوی چار بۆ ئەوەی لەسەر ڕوت و لایەن و پارتە جیاوازەکان لە کۆمەلگای کوردستانە لە هەر بەشێک لە ساڵیادیانە باسێکی گرنگ و ئەساسی و استراتیژیک بوو ڕژێنەوە لایەنە جۆرا و جۆرەکانی بداتە بەرباس جارێکی تر ئێوە بەخێر بێن و زۆر سپاس بۆ بینەرانیشتا ئێستا لەگەڵمان